خۆش ئەو دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕەواقی تۆ، خۆش ئەو سەرەی کە کەوتبێ لە کوچە و سوقاقی تۆ، بە تیکە تیکە بێ دڵێ کە نەیبێ ئشتیاقی تۆ، حەیاتی من ویساڵی تۆ، مەماتی من فیراقی تۆ، بەڵێ پەری خەیاڵی تۆ عیلاجی شێت و هارەکە. لە 12ی ڕەبیع الأوەلاین ئەو ڕۆژەی کە خوای گەورە منەت و چاکەیەکی زۆری بەرامبەر بە تەواوی گرۆهی بەشەریەت کرد و یەکێک لە بەڕێزترینی دروستکراوەکانی خۆی کردە دیاری بۆ تەواوی مرۆڤایەتی. یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوا و نوری چاو لە باوک و دایک دڵسۆزتر لە تەواوی گرۆهی بەشەریەت بە تەواوی جیاوازیەکانەوە پیرۆز بێ. ئومێدەکەین ڕۆژی لەدایکبوونی سەروەرەکەمان ببێتە هەوێنی ئاشتی و پێکەوەژیان و خۆشەویستی و یەکتر قبوڵکردن و هەماهەنگی. ئەمڕۆ لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە خزمەت ئێوەی عەزیز و خۆشەویستان بە دڵێکی پڕ لە ئەوین و خۆشەویستیەوە ئەڵقەیەک یا ڕووماڵێکی تایبەتی بەرنامەکەتان بە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوەمان پێشکەشتان ئەگەین بە ئومێدی ئەوەی تا کۆتایی بەرنامە بینەرمان بن. بە ناوی خوای پەروەردگار سپاسان لێبێ بینەرانی عەزیزی پەیامی ڕۆژ 12 ڕەبیع الأوەلتان لێ پیرۆز بێت. ساڵ ڕۆژ و ڕۆژی لەدایکبوونی سەروەری ئازیزمان لە هەموو مسلمانانی گیان و بەتایبەتی کوردانی عزیز پیرۆز بێت. بینەرانی عزیز بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان لە ڕووماڵێکی تایبەتدا دەچینە لە بیارەوە حساب بکە تا دوهۆک هەمووتان بە ڕووماڵ دەکەین. کەلار، دوهۆک، چەمچەماڵ، سلێمانی، هەولێر، شار و شارچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ئەو یادە پیرۆزە بەرز ڕادەگرن. ئێمە بۆتان ڕووماڵ دەکەین و مەراسیمەکانتان بۆ دەگوازینەوە لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە کە ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بە ڕووماڵی ڕۆژی لەدایکبوونی سەروەر و ئازیزمان محەممەد درودی خوای لەسەر بێت. بڕگەیەکی جیاوازمانەیە لە ناو ڕووماڵەکەمانە کە ئەویش کۆنفرانسی تیشک و سۆنەرەکە ڕۆژی ڕابردوو لە سلێمانی بەستراوەم کۆنفرانسە میوانێکی تایبەتمان دەبێت چەند دەقیقەیەک لەسەر ئەم کۆنفرانسەش قسە و گفتوگۆی دەکەین کە دوجارتەوەرەی تەندروستیەوە پێوەستە بە هەمومانەوە کە پێویستە زانیاری زیاترمان لەسەری هەبێت لەگەڵەوەی کا چەند میوانێکی تایبەتمانە بێت. یەکێک لەو بڕگانەی کە هەمانە لە ڕووماڵە تایبەتەکەدا ڕاگەیاندنی پرۆژەی دۆستانی محەممەد کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ساڵی 13ەم ڕایدەگەێنن. وەروەها شاعیرێک میوانمانەکە بە شیعرەکانی زیاتر بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوە. وەروە میوانێکی تایبەت جگەل لە ڕووماڵ لە هەولێرەوە میوانێکی تایبەتمان دەبێت لە هەولێرەوە کە قسە لەسەر خۆشەویستی نازدەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت بۆمان دەکات. وەکەمیشە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان دەچینە لای کەش و هەوای شار و شارچەکانی هەرێمی کوردستانەوە با پێکەوە بینەری بوو. بڕگەی نرخی دراوەکان یەکێکی ترە لە بەرگانی شەجیەکانی بەرنامەکەمان. ئەوانەی کە پێویستیان بە ئاڵوگۆڕی یان گۆڕینەوەی دۆلار و یۆرۆ و تمەن و لیرەی تورکی هەیە زۆر پێویستیان بەم بڕگەیە دەبێت با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین.
دیارە بۆ خۆی ئەمڕۆ 12 ڕەبیع الأول ڕۆژێکی زۆر مێژووی و پرشنگدارە تێیدا کە نازدارمان ڕەسوولی خوددا درودی خوای لەسەر بێت تێیدا لەدایک بووە. با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین بزانین جگە لە 12 ڕەبیع الأول کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری نازدارمانە درودی خوای لەسەر بێت کام لە ڕووداوە گرنگەکانی تر لە ڕابردوودا بۆ ئێمە گرنگ و جێگەی بایەخن لەم بڕگەیەدا پێکەوە بینەری دەبین. نۆیانزەی ساڵی 1970 لە دایکبوونی گەورە فەیلسوف و عاریف و شاعیر و سیاسی ناوداری ئیسلامی وڵاتی پاکستان دکتۆر محەممەد ئیقبال لاهوری لە شاری سیالکۆت لە ناوچەی بنجاب. دکتۆر محەممەد ئیقبال وەک دڵسۆزێکی مسلمانان پێش مەهاتما غاندی خاوەنی بیرۆکی دامەزراندن و جیابوونەوەی پاکستان بوو لە هیندستان بۆ ئەوەی مسلمانەکان و هیندۆسەکان ناکۆک نەبن و خوێنی یەک نەڕێژن. دکتۆر محەممەد ئیقبال شاعیر و فەیلسوفێکی کەمیوێنەی مسلمان بووە، بارهەمەکانی بە هەستێکی بەرزی مرۆڤانەوە نووسیون، کاریگەریەکی زۆری لەسەر جەماوەری مسلمان و نامسلمانداناوە و بە باڵێزی ئاشتی ناسراوە. دکتۆر محەممەد ئیقبال تێگەیشتنێکی زۆر قۆڵی بۆ قورئانی پیرۆزە بوو، کاتێک لەباری کاریگەری قورئانی پیرۆزەوە لەسەری لیان پرسی. لە وەڵامدا فەرمووی من کاتێک قورئانی پیرۆز دەخوێنم وا هەز دەکەم کە بۆ خودی خۆم هاتوۆتە خوارەوە و لەگەڵ من دەدوێت، بۆیە لە کۆتاییەکانی تەمەنیشیدا کاتێک بینایی هەردوو چاوەکانی لەدەست دەدات ئاماژە بەوە دەکات ناتوانم هیچ کات دەستبەرداری خوێندنی قورئان و مەسنەوی مەولانای ڕۆمی ببم و بۆیە بەلەبەری ڕۆژانە دەیان خوێنمەوە. دکتۆر محەممەد ئیقبال پاش هەرەسێنانی دەوڵەتی ئیسلامی لە ساڵی 1924 و داگیرکاری بەریتانیا لە وڵاتی هیندستان لەگەڵ پێشەوە ئەبوو عەلای مەودودی ڕۆڵێکی زۆر کاریگەری گێڕا لە بێدارکردنەوەی مسلمانان لە مەکر و پلانی نەیارانی ئیسلام. هەروەها دکتۆر محەممەد ئیقبال بەدر لە کاری سیاسی و نووسینی فکری و فەلسەفی شاعیرێکی هەستناسک و کاریگەری ئەو سەردەمەی مسلمانانیش بوو و بەهۆی کاریگەری شعرەکانی لە دەرخستنی گەورەی ئیسلام و خۆشەویستی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بە شاعیری ئیسلام ناوبانگی دەرکردووە لەلایەن ئەدیبانی سەردەمەوە. کاریگەری کەسایەتی دکتۆر محەممەد ئیقبالە لە پاکستاندا کە ساڵانە لە ڕۆژی لەدایکبوونەکەیدا حکوومەت بڕیاریداوە ئەو ڕۆژە بکرێتە ڕۆژی نیشتیمانی بە ناوی ڕۆژی کەسایەتی ناوداری ئیقبال لاهوری لە پاکستاندا. نۆیانزەی ساڵی 2016 دۆناڵد ترەمپ وەک 45مین سەرۆکی ئەمریکا و بە ڕکابەرەتی هیلاری کلنتۆن هەڵبژێردرا بۆ پۆستی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و سەردەمی دۆناڵد ترەمپ گۆڕانکاریی گەورەی لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا هێنایە ئاراوە و بەشێکی زۆر لە شارەزایان بوونی دۆناڵد ترەمپ بە مەترسێکی گەورە دەزانن بۆ سەر ئاسایش و ئاشتی جیهان و تەنانەت لە ناوخۆی ئەمریکاشدا ناڕەزایی گەلێکی زۆر دژی ناوبراو بەرز بۆتەوە و بەردەوام ڕەخنەی ئاراستە دەکرێت. خولی سەرۆکایەتی دۆناڵد ترەمپ بەرەو کۆتایی دەڕوات و بڕیارە لە مانگی ئەیلولی ساڵی 2020 هەڵبژاردن ئەنجام بدرێت و ترامپیش لە هەوڵی بەهێزکردنی پێگەی خۆیدایە و بە تایبەت دوای کوژرانی ئەبوبەکر بەغدادی پێگەی ترامپ بەهێز بووە کە زۆربەی زۆری سەرۆکەکانی ئەمریکا لە کاتی نزیکبوونەوەی هەڵبژاردندا چالاکیەکی سیاسی گەورە ئەنجام دەدەن بۆ ئەوەی پێگەی سیاسی خۆیان بردنەوەی هەڵبژاردن مسۆگەر بکەن، وەک چۆن جۆرج بۆشی باوک گەردەلوولی بیابان و بیل کلینتۆن گەماروی ئابووری سەر عێراق و جۆرج بۆشی کوڕداگیرکردنی ئەفغانستان و عێراق و باراک ئۆباما کوشتنی ئوسامە بن لادنیان کردە دیاری دەستیان بۆ گەلی ئەمریکا. دۆناڵد ترەمپ بە یەکێک لە سەرۆکە زۆر سەیر و سەمەرەکانی ئەمریکا دادەنرێت و شارەزایان ئاماژە بەوە دەکەن ترامپ نمایشکاری ڕاستەقینەی ئەمریکا و سیاسەتی دەرەوەی ئەمریکایە بەرامبەر بە جیهان و مرۆڤایەتی. بینەرانی عزیز دیارە بڕگەی یەکەمان و کاماژەمان پێکرد لە دەروێ ڕووماڵەکەمان تایبەتە بە قسەکردن لەسەر کۆنفرانسی تیشک و سۆنار کە دوێنێ لە شاری سلێمانی کۆنفرانسێک سازکراوە. پێشوەی کە بچین لە میوانەکەمان و سەرلەسەرم تەوەرە بکەین راپۆرتێکەیە با پێکەوە تایبەت بە کۆنفرانسی تیشک و سۆنەر پێکەوە بینەری بین. لە ڕۆژی جیهانی تیشک و سۆنەر لە شاری سلێمانی سیمینارێک بۆ پزیشکانی نێوخۆی و بیانی ئەو بوارە بەڕێوەچوو. ئامانج لە بەڕێوەبردننی سیمینارەکە بۆ زیاتر بەهێزکردنی توانای پزیشکان و دەوڵەمەندکردنی زانیاریەکانیان بوو. پزیشکێکی پسپۆڕی بواری تیشک دەڵێت بەڕێوەبردننی ئەو سیمینارانە سوودی زۆریان پێدەگەێنێت
بە تایبەت ڕاهێنان و کارکردن بەو ئامێرانەی کە باسییان لێوەکرا. ڕۆژی جیهانی ڕیدیۆلۆجیستەکان لە هەشتی یانزەی 2012 یەکەم جار دیاری کراوە. لە 2014 شەو لە کوردستان هەیە، بەڵام ئەمڕۆ یەکەم جارە کە ئەم کۆنفرانسە ئەکرێ و بە هەوڵی کۆمەڵی ڕیدیۆلۆجی کوردستان ئەم کۆنفرانسە یعنی سازێنراوە لە ساڵی 2019 لە سلێمانی دیاری کراوە. گرنگیەکەی لەوایە هەنێ جیهازی تازە هەیە کە لە دەرەوە هەیە، ئێمە هیچ ئاشنایەتێکمان پێوە نییە، ئەم شەریکانە هاتوون ینی پێمان ئەڵێن ئەم جیهازانە هەیە ئیتر بۆی ئێمەش ینی ئەو پێشکەوتنەی کە لەوێ هەیە لێرەش ینی بەکار بهێنرێ و هەروەها مجموعەی محاضەرە و لێکچەر تەقدیمەکرێ لێرە کە ئەم شتانە تازەن بەنسبەت ئێمەوە، بەڵام لە هەموو شوێنەکانی لە دەرەوەی وڵات هەیە بۆی ئێمەش پێی ئاشنابی. ڕۆژی هەشتی تشرینیەکەم وەکو ڕۆژی جیهانی تیشک دیاری کراوە و لەم ڕۆژەدا لە سەرتاسەری گیان بەمبۆنەیەوە چالاکی ئەنجام دەدرێت. لەگەڵ ئەوەشدا هەموو ساڵێک جۆرە نەخۆشیەک دەستنیشان دەکرێت کە بەربڵاوترینە لە جیهان. بۆ ئەم ساڵیش بورای وەرزش و گرفتەکانی دەستنیشان کراوە. ساڵانە هەشتی یانزە ڕۆژێکە تەرخان دەکرێت بە ڕۆژی رادیۆلۆژی واتە ڕۆژی بەشی تیشک. خۆشبەختانە ئەم ساڵش ئێمە لە کوردستانی خۆمان وەکو کۆمەڵی رادیۆلۆژی کوردستان ئەم بۆنەیەمان کردوێتەوە لە شاری جوان لە سلێمانی. ئەم ساڵ لە جیهانە تایبەت کراوە بە تیشک بۆ کەسەکانی کە لە بواری وەرزشا کار دەکەن و ئیسابەیان هەیە و لێدراویان هەیە و کێشیان هەیە. ئەم ساڵ ئێمە هەموو دکتۆرەکانی بەشی رادیۆلۆژی بەشی تیشک و سۆندە لە کوردستانە لە سلێمانی لە شاری جوان کۆبوونێتەوە. کۆمەڵێ زنجیرەیە با بڵێن سیمیناری چڕوپڕمان هەیە لەسەرەوەی کە چۆن بتوانین ئەشعەی تەنووری، ئەشعەی مەغناتیزی، سۆنەر، هەموو ئەو با بڵێن جیهازانی کە لە کوردستانە خۆشبەختانە لەشێ دەستمانە چۆن بەکارێن بێنین بۆ وەرزشەوانەکان، چۆن بتوانین ئەو کێشانی کە لە کاتی وەرزشا دروست دەبێت ئێمەش وەکو جیهان بتوانین بە زووترین کات کێشەکانیان بدۆزینەوە، بە زووترین کات کێشەکانیان بۆ بگەێنین نەتیجەیەک و بتوانین بە جوانترین شێوە چارەسەر. ڕۆژی جیهانی تیشک لە ساڵی 2012 دیاری کراو. لە هەرێمی کوردستانیش لە ساڵی 2014 ساڵانە ئەو یادە دەکرێتەوە و چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت کە زیاتر ئامانجلەی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و گۆڕینەوەی زانیاریە لە نێو پزیشکانی ئەو بوارەدا. بەڵێ خۆشەویستان، تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەو کۆنفرانسەی کە لە راپۆرتەکەدا بەشێکی خرایە ڕوو کە میوانێکی زۆر تایبەت بەڕێز دکتۆر عوسمان عومەر پسپۆڕی تیشک و سۆنار میوانی بەرنامەکەمانە بێت. دکتۆریان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادە بوون. سپاسان دەکەم بۆ میواندا. ئەو کۆنفرانسەی کە لە راپۆرتەکەدا ئاماژەی پێکرا لەبارەی چیەوەیە و جەنابتان چەند زانیاریێکی زیاتر بوو. بەڵێ طبعاً ئەم کۆنفرانسە ساڵانە ئەکرێت لە هەشتی یانزەیە هەموو ساڵێک یادی ئەکرێتەوە. ئەم ڕۆژە دانراوە کە تێیدا لە ساڵی 1995 بۆ یەکەم جار زانایکی ئەڵمانی تیشکی تیا دۆزیەوە. ئیتر لەو ساڵ و ئەم ساڵە ئەم ڕۆژە کراوە بە یادکردنەوەی سەرەتای دروستبوونی بواری تیشک. طبعاً بواری تیشک بوارێکی زۆر فراوانە کە بوارێکی زۆر فراوانە کە زۆربەی بەشە پزیشکیەکان تێیدا بڵێن لە هەموو بوارەکانی وەکو بڵێن هەناوی، وەکو دڵ، وەکو هەموو بوارەکانی تر تێیدا بەشی تیشک دەستێکی باڵا هەیە لە تەشخیصکردنی زۆربەی ئەو بەشانەدا. لەبەرەوە بواری تیشک ئێستا زۆر بەرەو فراوان بوو نەچێ. بواری تیشک حالیەن اختصاسێکی زۆر دقیقە و تێیدا اختصاسی دقیقتر پەیدا بووە. بۆ نمونە ئێمە کە ئێستا پزیشکی پسپۆڕی تیشک و سۆنارمان هەیە، حالیەن بەرەو ئەوە ئەچێ کە پزیشکی پسپۆڕی تیشک و سۆناری زیاتر فراوان ببێ بە بڵین اختصاص وەربگرێ. بۆ نمونە لە بواری ماسوولکە، لە بواری هەیکەلی عەزمی و بڵین بۆ پسپۆڕی تایبەت لە مێشک و دەمار، پسپۆڕی تایبەت لە گورچیلە، پسپۆڕی تایبەت لە هەناوی و ئەمانە پسپۆڕاتی دقیقن کە لە بواری تیشک و سۆنار بەرەو ئەوە چێ زۆر فراوان بۆ لەبەرچی لەبەرەوەی ئەم بوارە زۆر بە خێرایی گەشە ئەکا و دکتۆرێک ناتوانێت کۆنتترۆلی هەموو ئەم بوارانە بکە بە تەنیا خۆی. طبعاً دکتۆر ئێستا هیچ نەخۆشیش ناچێت لای دکتۆر، یان هیچ شتێکی بۆ تەشخیص ناکات هاو کاتی یاخود تیشک یاخود سۆنەرێک ئەنجام نەدا. بەتەکید زۆربەی کەواتە ئاستی پێشکەوتنی تیشک و سۆنەر لە وڵاتی ئێمەیە چۆنە لە ئێستادا؟
ئەتوانم بڵێم ئەلحەمدولله ینی تا ڕادێکی زۆر باش زۆربەی ئەو بوارانەی کە لە تیشک و سۆنەر هەن کە ئەتوانین ینی دابەشێکین بەسەر چەند شتێک ینی جیهازە سەرەکیەکان کە تەشخیصی و بواری تیشکی پێ ئەکرێت بریتە لە سۆنەر و باشترین جۆری سۆنەر حالیە لە کوردستانە بوونی هەیە و جۆری دووەم بریتە لە ئێکسڕەی واتە تیشکی ئاساییەوە کە خەڵک پێوتری ئەشعە لای خەڵک بە ئەشعە زیاتر ناوی هاتووە و ئەوەش هەموو بە معنیش جیهازی زۆر تایبەت و دقیق گەشتۆتە کوردستان. پاشان سیتی سکانمان هەیە کە خەڵک پێ ئەڵێ ئەشعەی تەنووری و جیهازێکی ترمانەیە کە پێوتێ MRI بە عەربی پێوترێ ڕەنین بە کوردی پێ ینی خەڵک پێرە جیهازی مغناطیسی ئەشعەی مغناطیسی و بەشێکی ترمان هەیە کە پێوتێ پێت سکان بریتە لە تەشخیصکردنی گرێشەر پەنجەییەکان کە لە ڕێی تیشکی ناوکیەوە. ئەم تیشکی ناوکێش حالیەن کە ئیتێسە زۆر ئەدڤانسە یا بڵین زۆر جیهازێکی زۆر پێشکەوتو حالیەن لە کوردستانە وجودی هەیە. دکتۆر کاتێککە باز لە تیشکەکەین یاخود سۆنەر بە تایبەتی تیشکەکەی ئەمە MRI و چەند دانەیەکی تر شارەزای ناوکێ کاتێکیش سیر دەکەین بە شوێن ئەمانەیە دەگەڕێ کە پێویستت پیانە کەمن لە ناوەندی شارەکان ئەگەر دەست بکەوێت کەواتە ئەم حاڵەتە پێشکەوتوانەمانی کە باسییان دەکەی تا چەندە نەخۆش بە ئاسانی دەستی دەکەوێت یاخۆت ئەگەر هەبێت بۆی هەرزان بێت. ئێستا ڕەنگە هەرزانترین MRI دەبێت 6,000 پێ بدەیە لە دەروی نەخۆشخانە بێگە لە ناو نەخۆشخانە بێت دەبێت سەرەیەکی دوور و درێژی مانگانەی بۆ بگریت. زۆر ڕاستە. طبعاً سۆنەر جیهازێکە هەم کڕینی ئاسانە هەم ینی هەرزانە و زوو نەخۆشی پێ ئەبینرێت و یعنی ئەتوانین لە نەخۆشێک لە تقریبا لە 15,000 تا 25,000 یعنی ئەگەر دۆپلەری ملەوەنی پێ بکرێت ینی زۆر بڕوات تا 50,000 ئەڕوات. بەڵام بەشی سیتیسکانمان هەیە لەگەڵ MRI ئەم دوو جیهازە زۆر گرانن. یعنی بۆ نمونە جیهازێکی سیتیسکان ئەگەر بە کامل مواسفات ئەویش هەڵبەتە مواسفاتی زۆری هەیە و چەند شتێکی وردەکاری تەیە کە ئێستا باسیشێکی لەوانەیە قورس بێ بۆ بینەران لە حدودی $50,000 تا نزیکی $500,000 بەڵکو جاری واچێتە $1 ملیۆن تەنها کڕینی یەک جیهاز. لەبەر ئەوە ئەمە حتا بۆ بەعزە حکووماتێکی زۆر گرانە کە بتوانێت لە هەموو شار و شارۆچکەیەک بتوانێت ئەم هەموو جیهازە کۆ بکاتەوە. بێجگەلەوەی کە تۆ ئەم هەموو جیهازە گرانت هەیە تۆ پزیشکی پسپۆڕی ئەو بوارەت ئەوێ کە تیدا ئیشکە کە نەبێت 1000 جیهازی شەبێ هیچ سوودێکی نابێ. MRI زۆر لەو گرانترە تقریبا سعری ئەویش طبعاً وتمان وردەکاری زۆری تایە ئایا تێسلای قووەتی مغناطیسیەکەی چەنە 1.5 یا 3 ئەگەر نمونەی 1.5 وەربگرین 1.5 تێسلا تقریبا نرخەکەی ئەگاتە نزیکی $1.5 ملیۆن بۆ 3 تێسلاکان تقریبا ئەگاتە نزیکی $3 ملیۆن تەنها بۆ یەک جیهاز. لەبەرەوە حکووماتیش ناتوانن جیهازێکی زۆر بێنن بە عەدەد دەیهێنن و عەدەدی پسپۆڕەکانیشمان کەمە لەبەرەوە نەخۆشی زۆریشمان هەیە. ئەم نەخۆشانش کە ڕووەکەنە خەستەخانە هەموو نەخۆشێک کە ئەبینرێن نزیکی 9 ساعتی پێ ئەچێ. یعنی لە ڕۆژێکە ئەگەر ئەو جیهازە 24 ساعت ئیشکا کە ناتوانانی تۆ 24 ساعتیش پێ چووکە عمری جیهازەکە کوژێت ینی قووەتەکەی کەمەکات کاتی دەوام بەڵێ و کاتی دەوامیش مەحدودە نزیکی 6 ساعت ساعتە لەبەرەوە ئۆتۆماتیکەلی بۆ خۆی لیستێکی زۆر دروست ئەبێت لیستێکی زۆر دروست ئەبێت کە زۆر جار نەخۆش بە ئەزانێت کە ئەمە خەتای حکوومەتە یا خەتای چی بکرێت بۆ چارەسەرکردنی ئەم ڕەوشەی کە جیهاز کەمە و بۆ منە نەخۆشگەلێکی زۆرمان پێویستیان بە پشکنین و ئەشیاء هەیە. بەڵێ طبعاً ینی حالیاً بواری غەیری بڵێن حکومی بواری ئەهلی هاتووە. بواری ئەهلیەکەش ینی بوارێکی باشە و چەند جیهازێک حالیاً نزیکی 5 سنتەر تا 6 سنتەر لە ناو شاری سلێمانیا کراوەتەوە و ئەمە یارمەتی دەرێکی باشە بۆ بوارە حکومیەکە و سعریشی تا حدێکی زۆر مناسبە و نزیکی سعر حکومیەکە بۆتەوە و ئەمە ینی تقریبا چارەسەرێکی باشە و ینی ئێستا حالیاً چەند سنتەرێکی شەکەن بە بەردەوامی لە و 24 ساعتیشی شەکەن چونکە ئەوان ینی حکومی نین و ئەمە ینی تەختەیەکی زۆر باشی شارەکانی کردووە. باز لەوە دەکرد زۆربەی ئەم تیشکانش مزعفاتی خۆیان هەیەەوە ڕەنگە هەندێک زیانی بەسەر جەستی مرۆڤەوە هەبێت. ئایا هاوڵاتی چی بکاکە وەکو پێویستیەکەمە لەمە بەکاربێنێ و ڕێنمایەتە بەتانەی کە هەیە بۆ هاوڵاتیان یا بۆ تاکێکی جیاواز چی وچی؟ بەڵێ ئێمە با بینە سەر نوعیەتی فەحسەکان ئێمە سۆنەرمان هەیە کە هیچ تا ئێستا
هیچ زیانێکی تەندروستی تیان نەدۆزراوەتەوە. ئەوە چەند ساڵە متابعەکنزی 50 ساڵە بحوسی لەسەر ئەکرێ تا ئێستا هیچ زیانێکی نەدۆزراوەتەوە. لەبەرەوە سۆنەر ئاسانە، حتا زۆرجان نەخۆش کە خۆی یەت بۆ لای ئێمە ئەڵێ من سۆنەرێکم هەیە ئاسایی بۆ یەکەین. بەڵام بەشەکانی تر وەکو ئەشیع و سیتی سکان کە ئەم دوانیان زۆر تیشک ئەدەن بە نەخۆش و ئەمە لە کاتی زەرورەتانە بێ ناکرێت. ئەو حاڵەتانی زەرورن وەکو ئیمێرجنسی بەردەوام ئەکرێت، چونکە ژیانی نەخۆشەکە لە مەترسیایە. تۆ ناکرێت بڵێ وڵا ئەمە لەبەرەوەی ئەشیعە و ترسی بۆ ژیان ترسی هەیە بۆ سەر پێست یا بۆ ئێسقانی، بەڵام نەخۆشەکە لەوایە خەریکە ئەمرێت. نەخێر لەم کاتا ئێمە بەبێ ینی بە لە بەرچاوگرتنی ژیانی نەخۆشەکە ئەشیعەکەی بۆ ئەەکەین. بەڵام ئەم کاتە لەم کاتانە ئەبێت دکتۆر تحدیدی بکات بۆی کەمترین ئەشیعی بەرکەوێ و تحدیدی ئەو جێگەیە بکات کە زەرورە. بۆ نمونە ئەگەر قۆڵیش کاوە تەنها قۆڵی ناکرێت یەکسەریش کاوێ بڵێ هی سەریشی و ملیش و سنگیشین بۆ بکەن، تەنها ئەو جێگایانەی کە تایبەتە. و ئێمە زۆر جار لە هی مناڵ یان بڵین لە ئافرەتی دوویجان و ئەمانە شتی تایبەت هەیە کە بەکارهێنرێ بۆ ئەوی تیشکەکان بەر ئەو جێگانە نەکەوێت کە زۆر حساس و زۆر ئەوەیە. زۆر باشە دکتۆر، کەواتە لە ئێستادا ئاستی پێشکەوتنی تیشک و سۆنەر بەراورد بە جیهاز و بە پسپۆڕێتیەکانمان چۆنە لە هەرێمی کوردستانە؟ تا حدێکی زۆر باش ڕۆشتووە الحەمدولله. ئێمە توانین ئێستا حالیەن وەکو وتمان جیهازی MRI کە ئیتریکێکە لە جیهازە هەرە پێشکەوتەکانی جیهان حالیەن تری تێسلا کە تا ئێستا لە دوای تری تێسلا هیچ حەوت تێسلا هەیە بەس بۆ بواری بحوسات بەکارێت. حالیەن تری تێسلا لە کوردستانە لە سلێمانیا موجودة وإشي بيكري وبيت سكان حاليا لهولير إشي بيكريت وأو إتر أدفانس ترين جهازك هات بيت كردستان. واتي بيشكوتينك لو بابتيانية للرؤية عاميرة وكلا هريمي كردستان أنا بيت. نخير. تنها يك بوار هي كبيوتي نيوكلير ميديسن تا حديك العراق ببوني بندي سابع هندك ريجري لواكرك تشكي هن موادي تشك درهن تا ئێستا حکووماتی بڵین UN مەجال نایە واگەر ئەو بەندەلا ببرێ لەسەر عێراق ئەوە کاتە بوارێکی تر ئەکرێتەوە کە پێوتێ بواری نیوکلێر مێدیسن واتە بواری ناوکی تیشکی ناوکی بۆ نمونە و فحوساتانی کە ئەکرێت بۆ غودەی نەخۆش تا ئێستا لە کوردستانە نیمانە بەڵام حالیان سەرتەر کراوەوە لە سلێمانی بۆ نمونەکان وەرەگرێ و ئەینێرێ بۆ دەرەوەی وڵات لێ فحسەکان ئەکرێت و ئەگەڕێتەوە بەڵام ئەگەر ئەو بەندە لەسەر عێراق لا ببرێ ئەو کاتە ئێمە توانین بەشی نیوکلێر مێدیسن کە بەشێکی زۆر ئەدڤانسترە ئەویش بێنین و کۆتایی بە ڕێژەی هەڵ لەم ئامێرەیە یاخود لە زانستەکەیە ئەگەر هەبێت ئایا ئەو هەڵانشکایە لە ینی خەتای ئامێرەکەی یاخود ڕەنگە خەتای پزیشکەکە بێت ئەو هەڵانەی کە ڕوەدەن ڕێژەکەیان چەندەوە پرسیارەتەکەی ئامێرەکەی یا دکتۆرە؟ بەڵێ هەڵەکان بۆی بە شێوەیەکی سەراحەت قسە بکەین لە چەند شتێکایە بۆ نمونە دکتۆرە کاتێک کە نەخۆشێک ئەنێرێ بۆ لای ئێمە بۆ نمونە داوا کات فحسێکی مێشک بکە نەخۆشەکە وا شوبهە ئەکرێت لە مێشکیا شتێک هەبێت لە جیاتی سیتیسکان بڵێن نێژاتی MRI سیتیسکان داوا ئەکات ئێمەش زۆر جار ناوێرین یعنی لەبەر هۆکارێک یا ناتوانین بڵێن ئەو داواکاری دکتۆرەکە بگۆڕین لە خۆمانەوە چونکە ئەمە هەمووی مەسئولیاتە کاتێک کە دکتۆرەکە ئەڵێ بۆ منە سیتیسکانم بکە MRI بۆ مەکە MRI بۆ گرێ شێرپەنجەیەکانی مێشک زۆر بەهێزترە سیتیسکان کەمتر بەهێزە بەڵام هەنی حاڵەتی ترمان هەیە بۆ نمونە نەخۆشەکە خۆی دڵی دەستکردی هەیە ناتوانین بیخێنە ناو جیهازی MRI چونکە یەکسەر دڵ دەستکردەکەی لە ئیشەخە ناچارین بە جیهازی سیتیسکان تەشخیصی بکەین کە کەمتر دقیقە بۆ گرێ شێرپەنجەیەکان ئەلەما لەوانەیە هەڵەیەک دروست ببێت تەشخیصێکی نادەقیق دروست ببێ هەنێ هەڵەی تر هەیە بە بۆنەی جیهازەکە ئەگەر عمرێکی زۆری بەسەرا بڕوە کوالیتی ئیمیجەکانی کەمەکات بۆ نمونە حکوومەتیش ناتوانێت هەموو مانگێک هەموو دوو مانگ جارێک ئەم جیهازە گران بەهایانە بگۆڕێت 10 ساڵ جارێکی گۆڕێ ئەگەر تۆ سەیریکەی لە 2 ساڵی ئەخیریا کوالیتی ئیمیجەکانی زۆر دابەزێ ئەمە هۆکارێکی تر ئەوەیە کە ڕێدیۆگرافەر ئەو کەسانی کە ئیش لەسەر جیهازەکە ئەکەن ئەو کەسانی کە ئیش لەسەر جیهازەکەن هەیە ماشەڵڵا یعنی زۆر بە شێوەیەکی جوانەی کات ئەو شتانی کە پیوترا و دکتۆرەکە پیوتوە ڕێنمایەکان وەرەگرێت بەڵام هەندێک کەس هەیە بۆ نمونە کەمتر ئەو کادەیە بە نەخۆشەکە کەمتر وردەبێتەوە لە کاتی ئینەکانە لەبەر ئەوە لەوانەیە هەڵەیەک دروست بێت هەڵی ئەخیر ئەوەیە کە دکتۆرەکە هی هەڵی دکتۆرەکە بێت بەڵام عمومەن زۆربەی زۆری تەشخیصەکان الحەمدولله
ینی ئەکرێت بە شێوەیەکی ئاسان ئەگە غەڵەتەی بەسیتیش بێت لە زۆر باشە گرنگی ئیشەکە ناگۆڕێت. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عوسمان مەر سپۆری تیشک و سۆنەر سپاس بۆی کەمڕۆ لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان نامیوان بوویت. زۆر سپاس. بەڵێزان خۆشەویستانم دەچینە لای جەلال جەباری وا دیارە ئاهەنگی یادی لەدایکلار هاوار محەممەد چالاکیەک یا ئاهەنگێک بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان هەیە. با بچینە لای هاوار سڵاوت لێبێ و ئەو چالاکی کە بەنیازی ڕاستە خۆچینە لای ئاهەنگەکە. دەچینە لای ناوبڕێک وەرەگرین و پا لە تەوەری دووەمی بەرنامە پێتانەگەینەوە. کەم نین ئەو شاعیرانەی لە مەیدانی ئەدەبی کوردیدا وەصف و ستایشێکی زۆری پێغەمبەری پێشەوایان کردووە صلی الله علیه وسلم هەر لە شاعیرە کلاسیکە کۆنەکانمانەوە تا ئێستاشی لەگەڵا بێ کەوا شاعیرانی ئێمە هەوڵیان داوە بەرهەمگەلێکی زۆر و جوان پێشکەشی سەروەری مرۆڤایەتی پێغەمبەری پێشەوامان بکەن صلی الله علیه وسلم. بە جۆرێک کاتێکەوە کەعبی کوڕی زوهەیر دوای تەمەنێ لە دژایەتی خۆی دێتە خزمەتی پێغەمبەری خوا و قەسیدەی بوردەی بۆ خوێنێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەباکەی خۆیدا بەسەر شانیا. بەڵام مەحوی شاعیری گەورەی کورد پێی وایە قەسیدەی بەحری نورەکەی خۆی لە هی کەعبی کوڕی زوهەیر گەورەترە، چونکە یەکەم بە زمانی کوردی نووسیوێتی، دووەمیش هیچ دژایەتێکی پێغەمبەری خوای نەکردووە، سێیەمیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانە نەماوە و لەم سەردەمەدا نەبووە. باتە ئەوەی مەحوی شانازیەکی گەورەتر بە خۆیەوە دەکات بەوەی کەوا قەسیدەی بەحری نووری لە خۆشەویستی پێغەمبەری پێشەواماندا هۆنیوەتەوە.
بۆیە ئێمە ئەمڕۆ لە تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ و لە ڕووماڵی تایبەتمان بە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان میوانداری شاعیرێکی خۆشەویست و هەزناسکمان کردووە بە ڕێز مامۆستا عەبدوڕەحمان تاوگۆزی. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. یاخوا بەخێر بێ یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان لە جەناب و تاوای موسڵمانان و ئەدەبدۆستانی کوردستان پیرۆز بێ و هەرگەشاوە بێ ئینشاڵڵا. دەستان خۆش، سوپاس بۆ ئێوەی بەڕێز و ئازیز و بۆ ئومێدن کەوە بارانی ڕەحمەتی ئیلاهی و لە سۆنگەی ئەو ئازیزەمانەوە بەسەر دڵ و دەرونی هەمومانە ببارێ. یاخوا بەخێر مامۆستا هەزەکەین هەست و پەیام و سەرنجی کەسێک بە تایبەت جەنابتان وەکو شاعیرێک لە دیدێکی عیرفانی و ئەدەبیەوە هەست و سەرنجی تۆ بزانین لەبارەی کەسایەتی پێغەمبەر لەسەر ئەخلاقیاتی صلی الله علیه وسلم لەسەر لەدایکبوونەکەی. بەڵێ بەڕاستی کە لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم خاڵی وەرچەرخانە. ئەگەر مرۆڤ بێوێ خۆی بناسیە پێویستە ئەو پیاوە بناسیە، بڵێن ئەو مەردە بناسیە، چونکە بەڕاستی ئەو مەردێک بوو خاڵی وەرچەرخانی گۆڕانکاری بوو لە هەموو تەواوی ژیانە بە هەموو بوارەکانیەوە. پێغەمبەرێک کە خوای گەورەی نێرێ بەر ڕەحمەت بۆ هەموو عالەم، هەر بۆ موسڵمانان نییە، بەڵکو بۆ هەموو سەرزەمینە پێکڕا، بە پیاویەوە، بە ژنیەوە، بە کوڕێەوە، بە کچێەوە، بە مناڵیەوە، بە گەورەیەوە، بۆ هەموو ئەدیانەکانە، بۆ هەموو مرۆڤەکانە، بۆ ڕەشە، بۆ بۆرە، بۆ سپیە، بۆ هەر جۆرە ڕەنگێکە، بۆ هەر جۆرە کەسێکە، بۆ هەر مەبەستێکە، بۆ هەر دەستێکە. چونکە ئەم ئازیزە کە هات مرۆڤی لە گێژاوی تاریکستان دەرهێنا، مرۆڤی لە جەهل دەرهێنا و بردی بۆ ڕووناکستان. ئەم مرۆڤە هات و دەستی ئاوا کردەوە و خەڵکی کرد بە پەپولە. کەسانێکی بۆ عوسمان ڕەزای خوا لێ، بۆکو بیلالێک بێکەسترین کەس، بیلالێک ڕەشپێست، بیلالێک خەڵک پێناسەیەکی بۆ دانەئەنا. ئەم بە پێشەوە ئەو بەکر ئەفەرمێ بڕۆ بێنی و ڕزگاری کە ئەیگەێنێتە کوێ؟ ئەیگەێنێتە سەری کەعبەش. ئەفەرمێ ئی بیلال بچۆ بانگدە. بیلالی نازار پێ وایە بانگ ئەلەو زەمینەیە لە سەربانێکە ئەیدا، ئەڵێ نا بچۆ لە سەرسەری کەعبە، چونکە مرۆڤ لەوەش پیرۆزترە، ئەو شکۆ بۆ مرۆڤ گێڕێتەوە. لە ڕیواتی تر ئاڵە بیلال بەسەر بە حەزرەتی ئەبوبەکر و عومەری فەرموو دەستان دانێن یا شانتان دانێن با بیلال سەرکەوێ. وەی بیلال هەز بە غەریبی و دامایی و بێکەسی و بێبنەماڵەیی و بێپێناسەیی خۆی نەکە. بیلال ئەکا بەو کەسەی کە ئەگەر مرۆڤێک زەڕەیەک وجدانی هەبێ ئیتر بیلال بەسە بۆی کە جیاوازی ڕنگ و دەنگ نەبێ. بیلال ئەچێتە سەر دیواری کەعبە و بانگێکە تا دڵەکان ئەوەدات. ئەوە ئەو پێغەمبەرەی. مامۆستا چۆن هەموو وەسفە جوانانت کە ئێستا باس کرد لەناو شار و تێکستەکان تا جارێکی تر نووسیوتەوە و ڕەنگت پێداوەتەوە؟ بەڵێ من بۆ ئەو پێشەوە پەنجەی پەیمانم هەمیشە وتووە بە ئەو داوە، بەخوای خۆم و بە ئەو و هەموو سەرجەمی شیعرەکان زۆربی ئاینی و عیرفانی و ڕۆحیە، یا کۆمەڵایەتی و نیشتیمانی و نەتەوەییە بۆن منە، یا ئەو بوارانی کە پێویستە بۆ ژیان. بەڵام وەکو زۆرینەی شیعرەکانم هەمیشە مەبەست و خۆشەویستی و عشقی من بۆ ئازیزەیە، ئەو ئازیزەیە کە من لە پەنای ئەوە خاڵێکم وە ئەو خاڵەش ئەتوانین بیکەین بە خەرمانی ئەگەر خۆمان بناسین. هەمیشە لە شیعرەکانمە بەو پەڕی عشقەوە، بەو پەڕی خۆشەویستیەوە من تەنانەت دانیشم بە ڕیاکاری نەبێ، پێم وایە بێ بم مرۆڤی جواب بێ، ئەگەر ناوەکەی ببینم هەست ناکەم جارێ پێم وایە تاوان ئەگەر پشتی تێکەم. هەمیشە ڕوومان لە خۆی لە بەرنامەکەی بێت، دڵمان، گیانمان، ڕۆحمان، بیرمان، هۆشمان، زیهنمان، فکرمان بۆ ئەو مرۆڤ ئازیزە بی. زۆر باش مامۆستا، تێکستێکی خۆ دیاشارێکی دیاریکە بۆی بۆمان بخوێنیتەوە تا ئەو کاتێک کە تۆ حازری دەکەی ئێمە دەچینە لای پەیامبەرمان لە هەولێر، چونکە دیارە بەرنامەکەمان تایبەتە بە ڕووماڵی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت و لە کەلار لە بیارەی شەریف و لە هەولێر و لە سلێمانی و لە دووەکیش تەناندە و مەراسیمانی کە پێمان دەکرێت بەبێ امکانات دەیگوازینەوە بۆ بینەرانی ئەزیز. تا ئەو کاتێک کە هاوکارمان لە هەولێر ئامادە دەبێت دەینەوە لای جەنابەت، دیارە هاوکارن مامەژە بۆ دەکەن کە پەیامبەرمان لە ئێستا ئامادە نییە. ئەو تێکست و شعری کە قەرارە بۆمان بخوێنیتەوە چییە، لەسەر چی نووسیوتە، ئەگەر پێشەشمان بکەی مەمنون دەبین. پەخشانێکە بۆ پێشەوامانن کە وتم شایانی هەموو شتێکە، بەڵام زمانی لاڵی ئێمە، پێنووسی گچکەی ئێمە، ڕۆحی بێڕۆحی ئێمە هێشتا ناتوانێت ئەو وەسفەی بکە، چونکە ئەو ئەگەر هەموو گەڵای داران، ئەگەر هەموو لقی درەختەکان بکەی بە قەڵەم و گەڵای داران بکەی بە کاغەز و دەریاکان بکەی بە مەرەکە، پێمەوە بێ هێشتا وەسفی ئەو زاتە تاو ناکە. هەر بۆیە دەڵێم پەیامەکەی مرۆڤ سپی و نورین دەکا. ئەمە پەخشانێکە بۆ ئەو سەروەر. پەیامی پڕشکۆی حەزرەت شیرین شیرین فێرت دەکا، ڕوو لە قاپی خێرت دەکا، سەد پارونا بە پارویە تێرت دەکا. ئەگەر شوێن کەوتەی حەزرەتی ئەهلی دڵ نوێژ و مزگەوتی،
لەسەر هەمان ڕێگا و ڕەوتی بە خەبەری یاخود خەوتی لە هەر شوێنێک کە دەرکەوتی بۆ هەر کارێک کە سەرکەوتی لە بوارێکا کە پێشکەوتی بۆ جارێکیش ئەگەر کەوتی نابێ دەستبەری بۆ چەوتی ئەگەر گیانیشت بسپێری هەرگیز نابێ چونکە حەزرەت چراخانی ماڵی دڵ بوو جیهانێکی خونچە و گوڵ بوو لە کاری چاکە بێسڵ بوو بێجاوازی ڕەش و سپی و بۆر و شڵ بوو کەی وەک مرۆی ئەمڕۆ کوڵ بوو ئەو دەستی خێری پڕکوڵ بوو ئەو بەڕاستی خاوەن دڵ بوو بەڵێ دڵ بوو حەزرەتیش هەر دڵی دەوێ ئەم پەیامە بیلالی هێنا خستێ سەر شاون و شەوکەتی کەوتە دەر و بە هاوشانی نازاران ڕێکی یاران کۆی لە نەما وەکو جاران بوو بە شیرینی سەرزاران ناوی کەوتە لادێ و شاران خۆشی باری بەسەری داوەکو باران بە بانگی سپی پێغەمبەر بەختەوەر بوو کام بەختەوەر بە گوێی گەردوو ناجاڕیدا ئەم پەیامە مرۆڤ ژیر و نورین دەکا خراپکێڵان لە هەر هۆز و تیرە و خێڵان سەرانی پڕ فرت و فێڵان لە ناحاڵی و لە هەرزە و بازاڕی وێڵان دەوری حەزرەتیان تەنی بوو چون کاری خۆیان گەنی بوو بە مرۆڤون قەڵز دەبوون هەریەک بە جۆرێ شەڕی بوو حەزرەت زمانی تەڕی بوو یەکێ خوڵقی بێفەڕی بوو حەزرەت زمانی فەڕی بوو هەرکێ کە فێڵ و گەڕی بوو حەزرەت چاکەی لەگەڕی بوو لە تاو زوڵما یەکێ مەڕ بوو یەک لە پەڕ بوو یەکێ لەڕ بوو یەکێ گەڕ بوو حەزرت هات و فەرمووی هەمووتان ئادەمین وەرنە نێوکایە ژینەوە بە دینەوە بە تینەوە بە بینەوە بە ڤینەوە بێقینەوە بەبێ تیژی و تەقینەوە بەبێ فێڵ و بێکینەوە بێ دڕک و تەڵە و مینەوە بە دڵی پڕ ئەوینەوە ئەهلی دڵ بن حەزرت ئاوا فێرتان دەکا نامەی حەزرت بەڵێ دڵی نەرمی دەوێ ڕوخساری پڕ شەرمی دەوێ دەستی چاکەی گەرمی دەوێ کەی وجدانی مردووی وەکو تەرمی دەوێ نامەی کارگەی پاکبوونەوە و چاکبوونەوە و ڕەوشتی پەسن و پەسەندە هەژارێک و نەدارێک و گەدایەک و سەردارێک و ناودارێک و ڕێبوارێک و جووتیارێک و شالیارێک و ئەغیارەیەک ناسیارێک و مناڵ و پیر و لاوێک و بەردەوامی یا تایەک و چاوساغێ یا بێچایەک و کەم ئەندام ساغ هەربایەک و لە هەر کوێ هەی هەر نایەک و لە مزگەوتە یەکسانیت و ئەگەر خزمی کەسانیت و یاسانیت و بۆسانیەک یا سانتینێک پێش ناکەوی لە کەسی تر ئادەمی وەک دانیشانە لای دادی خالق یەکسانە تەنها تەقوا بۆ حزوری دەبێتە مای ڕووسوری توێشوت پڕکە هەگبەت لێوان هاکە گەشتیە حزوری پەیامی سەروەر وای دەوێ حرمەت ئەدەب لێت بچۆڕێ چوویە کۆڕێ شکۆت باڵا بە هیچێ دڵت نەگۆڕێ بۆ کەسیش نەبی بە پۆڕێ یا بە تۆڕێ چونکە سبەی دەچێ گۆڕێ هەتاکو هەی هاتو چۆکە نەرم و شیرین گفتوگۆکە تف لە لاری و لە درۆکە مەرجی چاکە بەڕوو نییە ناخ و کرۆکە با ڕەوش تاجی سرد بێ کاڵای حیا لەبەرد بێ هەریەک ڕوو بە بە ڕۆژ و شەو ببە بەمۆم بۆ ئەم و ئەو باوەڕێکی پاک و پتە و دەتباتە سەر سەری بوونت باڵا دەکا پەیامەکەی فێرمان دەکا خوا و خەڵک و خاکمان خۆش بوێ لەگەڵ یەکا تەبا و کۆک بین بۆ یەک مەدالیای بەرۆک بین هەمیشە خاوێن و لۆک بین لە کاری ناحەقی شۆک بین نابێ هەرگیسا لەرزۆک بین کارمان دەبێ چارەی دەردی گشت دڵان بێ وەرن دڵمان چاکەینەوە خوایە دڵمان پڕکەی لە نور بۆ ئەو ڕۆژەی دێینە حزور دڵمان سپی و ڕوخساریش سوور یاخوا دەنگودەمت خۆش بێ دەست خۆشە زۆر جوان بوو شانێکی جوان و خوای گەورە وە کۆڵی خۆشەویستی پێغەمبەریش بخاتە دڵمانەوە ئینشاءالله دەست خۆش بێ مامۆستا ئەم جۆرە پەخشانانە ئێستامە کەی نووسیوە و ئایا کاتێکە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کە دەچنە بازار ئێوەی شاعیر کە دەبینین لەلایەکەوە دوکاندارێک سینێک شیرینی داناوە لە فەفرۆشێک لە بەرخاتری و زادە ئەمڕۆ بە بەلاش لە فافرۆشێ پاسێک دەبینی ئەمڕۆ بە بێبەرامبەر خەڵدەگوازێتەوە تەکسیەک دروشمێکی جوانی خۆشەویستی محەممەد ڕودیخوای لەسەر بێت لەسەر تەکسیەکەی نووسیوە بازارێکە لافیتێکی هەڵواسی و پیرۆزبایی ئەم یادە دەکا ئەمە لە ناو بازار و شەقامێکی با بڵێن کۆمەڵگەیەکی کوردی
چه هەستێکتان بۆ دەردەخەیە وەکو شاعر کە ڕەنگە زیاتر لە خەڵکی تر جیاوازتر شت ببین و ورتر شت ببین؟ ئایا لەم کاتیا هیچ تێکستێکتان بۆ دێت هیچ خۆشەویستێکی پێغەمبەر لە ناو شەقام و بازار و دڵی تاکی کووردا ئێوە چنەوە دەیبینن؟ جۆر دەستخۆش خۆی بەڕاستی هەر دیمەنەکەی بینی کاریگەری خۆی هەیە هەر دەنگێ هەر ڕەنگێک کە تۆ وەکو دەنگێ و لێ بێ وەکو ڕەنگ کە بە چاوی بینی ئەگەر هەستەکان هەموویەتیا بەشدار بن زیاتر کاریگەرترە بێ گومان تیا دیانێ کە مناڵێک لەسەر لافتەیەکەی بینیە نووسی پێغەمبەر خۆشم دەوێ یعنی بەڕاستی دڵوێنێتە جۆش پیرەژنێکە سڵاواتێکەدا مامە پیرەیەکە بە تەسبیحەکەی ئەستەغفر الله و سڵاواتێک لە سەریەدا لەو بازاڕۆک و جەنابەڵە کەسێک کە شیرینیەکە کاوت زمانێک تەڕەکا بە شیرینی ئەمانە هەمویان کاریگەری خۆی هەیە چونکە مرۆڤ نابێ بەرد بێ بەڕاستی ئێمە کێشەمانەوەیە لەم زەمانی ڕەقەڵان و شکەڵاندا بەڕاستی خەریکە دڵەکان بەداخەوە بێ ببەرد بەڵام ئەوەی کە دوای ئەم سەردارە ئەکەوێ گومانیتیانی هەرگیز ناکەوێ ئەوەی دڵی ئەوێ دڵنیا بن لەوەی هەمیشە دڵی زیندووێ بۆیە ئەبێ وابێ ئێمە لە ڕاستیاک تۆ چڵەگیایەکە بینیم ئەم زەویە ئەکا بە خێمە و یەتە دەرەوە بۆ نمونە کانیاوکە ئەبینی کە ئەم ئاوە پاکەیەتە دەرەوە ئەمانە هەمویان هەستن و هەمویان شعور و کار لە کاریگەری شعورەکەن بە تایبەتی بۆ مرۆڤێکی ئاوا کە خەڵک ئەگەر بوێ لەبەر خاتری ئەو کە ئەبەخشێ ئەدوێ ئەنوێ هەڵ ئەسێ دا ئەنیشێ هەموو کردەوەکانی بە پێوەری ئەو بێ گومانیتیانە کار لە دڵەکانمانکەوە هەمیشەش بەردەوام بۆمان نووسیەوە هەتا بیش نووسین وەکوتم زمانی لاڵی ئێمە لە وەسفی ئەودا هیچی پێ ناکرێ بەڵام گرنگەوەیە کەمە شوێن ڕێبازەکەی بکەین و شوێن ڕێچکەکان نەکەوین چونکە ڕێباز لە ڕێچکە گەورەترە بۆ ئومێدەین ئەوەی بۆ ڕێبازەدا بڕوار ڕێچکە جێهێڵێ ئەگاتە ترۆکی ئاسۆی زۆر باشە ماڵ سەعەبدوڕەحمان ئەدەب دۆستێکی کورد دەڵێ شارەزایەکی باریە دەبڵێ تەحەداکەم هیچ میلەت و قۆمێکی تر هێندەی کورد شاعیرەکانی بە کەسایەتی و سیفەت و ئەخلاقە بەرزەکانی پێغەمبەری خۆیان هەڵ نەداوە صلی الله عليه وسلم نمونەیەکی گەلێ نمونەی زۆریش دێنێ ینی لە نێو عەرەبەکانە کۆمەڵێ لە شاعیران دێنێتەوە بەڵام لە کووردا کەم شاعیرمان هەیە کەوا وەسفی پێغەمبەری خۆی نەکردو ئەم خۆشەویستیە لە چیەوە سەرچاوێکی تۆ جەنابیش تا چەند پێت وایە کە شاعیری ئێمە لەگەڵەوەی کە بەنەتەوە بە زمان بە سەردەم لە پێغەمبەری خوا دوور بووە صلی الله عليه وسلم بەڵام سەیرەکەی بە جۆرێ لە جۆرەکان خۆشەویستێکی زۆری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نێو بەرهەمە دەبێکانی جێ کردوتەوە بەڵێ هەیە بەڕاستی سوپاس بۆخوا کە میلەتی ئەمە میلەتێکی دڵزیندووە بەو سەروەرە وەکو جەناب تو هەر لە مەحیوە بگرە تا مەولەوی تا وەفای و تا بێخود و کێکێ زۆر ناکرێ نای هەمویان شاعیرێکمان بەدەگمەن نییە کە بە باڵای ئەم سەروەرە نەوت بێ ئەوە شەرە ئەگەڕێتەوە بۆ باگراوندە مێژووی کە بەڕاستی ئێمە بە زۆر و زەخت نەبووین بە مسلمان تۆوەرە ئەگەر کەسێک ئیسا ڕقی لە دیکتاتۆریەکە لە فیرعونێکە قەت ناتوە ناوی مناڵەکەی بەو ناوە ناو بنێت هەر لە ناو بێ باوەڕەکان شاکەیتر کە خۆی باوەڕی بەدین نییە بەڵام تۆوەرە ئێستا زۆرترین ناوکە ناوی محەممەدە ئەمە گەڕێتەوە بۆ دووری خوای لەسەر بێکە ئەم سەروەرە هاتووە بەڕاستی مرۆڤ بووە بە مانای مرۆڤ بوون یعنی تۆ مرۆڤێکی ئاوا کە ئەچێتە تائیف و خەڵک بەردی تێگرێت لە جاتیەوەی گوڵبارانی کەن خەشمقینی خوای گەورە وا دابارەی پێ ئەفەرمێ ئەی محەممەد ئەگەر بتوێ ئەم کەژە بکە ئەم دوو شاخە بە یەک ئادەم تۆ سەر گەوری ئەم مرۆڤە ئەفەرمێن ناخوای گەورە خۆت باشتر ئەزانی لەنەوەی ئەمانە بەشکم کەسی باشەڵ کرد لەبەرەوە هەرێک لەو شاعیرانە بگری ماوەسا ببوورە ڕاستەخۆی کێولێرمان هەیە دەمەوێت کۆمنتی تۆش دوجار لەسەر و زەوق و شەوقەی هاوڵاتیان کە بەدەمەم یادە پیرۆزەوە دێن کۆمنتی تۆش بزانم بینەرانی عزیز ڕاستەخۆ دەچینە هەولێر لای پاملێرمان ئەمران ئەمیر ئەمران سڵاوی خوال لێبێت ئەمڕۆ هەولێر چۆن ئەو یادە پیرۆزە بەرز ڕادەگرێت بەڵێ بەناوی خوای بەخشندە و مێرەبان ستاو لێەوە لە بەڵێ بەناوی خوای بەخشندە و مێرەبان ستاو لێەوە لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم کاک زەلال دیارە هەر لەسەر لە بەیانێکی زوو شاری هەولێر وەکو ساڵانی ڕابردوو جۆش و خۆشی خەڵکەوە بەبێەوەی کەس بانگەوازیان بکە دێنە سەر شەقامەکان و لە بەردەم قەڵاتی هەولێرە خەڵک بە تەواوەتی کۆ دەبێتەوە جا لێرە چەند مەولودێکی جیا چەند شۆنراوەیەک و چەند شارێکی جیا دەربارەی ژیانی پێغەمبەری خوا و دەربارەی باسکردن لە ڕۆژێکی وەها بەڕێوە دەچێت من دەمەوێت ئەم هاوڵاتی وەرگرم چۆنە تۆ ئەمڕۆ لێرە بەشداری تووە چ پەیامێکت هەیە لەم ڕۆژەیە بەناوی خوای گەورە و میهرەبان بسم الله الرحمن الرحیم بەخێری سەرسەر و سەرچاو
بحقەتەن وەصفی ئێستاکە ناکرێت تەماشا ئەو خەڵکەی دەکەی هەمووی بە زۆسی خۆشەی خۆشەوە هاتێرکانە بێ ئەوەی بانگ بکرێ بێ ئەوەی بانگەشە بکرێ برێکا کە وەرنە ئێرکانم ئەوە هەمووی دلیلە لەسەر محەبەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم حتا خوای گەورە ئەگەر کەسێکی بەرز و بڵند کرد ڕێزی لێنا ئیجاب ناکە خەڵکانە بە خێر شکلی دی باس بکەن خوای گەورە پێغەمبەری صلی الله علیه وسلم گەورە کردی حتا لە چەند جێگا وەصفی کردیە کە دەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين أي محمد أتو رحمة وبركتك بوي لبو همو بشريتك وإنك على خلق العظيم بلى پێم بڵێ دەبێ لەوها ڕۆژێک ئێمە چی بکەین کاچەند گرنگە ئێمە پەیمان لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێ بکەینەوە بحقیقەتەن لەسەر هەموو تاج کوردستان لەسەر هەموو مرۆڤایەتی پێویستە چونکە پێغەمبەر هات ژیانی جەهالەتی گۆڕی بەرەو ژیانێکی خۆش و چاچی بە حقیقەتەن من زۆر فکر لەوەی دەکەمەوە هەموو ئافرەتی جیهان قەرزاری پێغەمبەرینە صلی الله علیه وسلم لەو ساڵە لە نوێکردنەوەدا لە عهدی نوێدا پەیمانێکی نوێدا خۆشەویستی محەبەتێکی خەیاڵی لە بۆ پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم نازدار نوێ بکاتەوە بەڵێ کاک زەلە من دەمەوێت لە نێو ئەو هاوڵاتیانە بەردەوام بم دیارە پیاوێکی تر لێرەیە پێم وا بێ هۆنراوەیەشی بۆمان ئامادەکردووە چیت بۆمان ئامادەکردووە لەم ڕۆژە تۆ پەیامی خۆت چۆن نەگەیەنیت بەخێر بێ ئەی مامۆستای جیهان ئەی محەممەد بەخێر بێ ئەی بەرزترین ئەخلاقی مرۆڤی سەرجیهان ئەی محەممەد بەخێر بێ ئەی دکتۆری هەموو نەخۆشەکان بەخێر بێ ئەی پاکترین مرۆڤی سەرزەمین ئەی محەممەد صلی الله علیه وسلم بەخێر بێ ئەی یەکسانی مرۆڤایەتی بەخێر بێ ئەی جوانترین مرۆڤی سەرزەمین بەخێر بێ ئەی نوری چاومان بەخێر بێ ئەی بەرزترین مرۆڤی سەرزەمین بەخێر بێ ئەی چرای ڕۆناچی بەخێر بێ ئەی ڕۆناچی جیهان ئەی ڕۆناچی جیهان دەست و خۆش بێ زۆر بەخێر بێ ئینشاءالله دنیای ڕۆناک کردەوە دەست و خۆش بێ کاک جەلال گیان دیارە ئەمڕۆ سەر لە بەیانی ئەمڕۆ هەولێر بە تەواوەتی بە جۆش و خۆشێکی زۆری بە خۆیەوە دیار بوو دیارە ئێستاەوەی من لێم زیاتر شەقامی مەچکۆ بە ناوبانگە یان ئێرە شەقامی مەچکۆ ناسراوە بەڵام بەهۆی قەڵەباڵغی و من ناتوانم ڕێک بچمە نێو گەرمی خەڵکە و دیارەوەی ڕاستەوخۆ ئێستا کە دەیبینن خەڵک دەمیا کرد لە بەیانیەوە هەر دەچێتە سەر قەڵات و لەوێەوە خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووپات دەکەنەوە چەند نمایشێکی جیاوازیان کردواتە بە مرۆڤەکان واتە ناوی پێغەمبەری خوا محەممەد صلی الله علیه وسلم نووسراوە من دەمەوێت هاوڵاتی زیاتر وەرگرم بڵێ خۆشحاڵم کە لێرەی چۆنەکەم ڕۆهاتوویتە تێرەوە چ پەیامێک تێ لە ڕۆژێکی وەها السلام علیکم ورحمة الله وبرکاته ئەوڕۆ ڕۆژێکی زۆر پیرۆزە یادی پێغەمبەر صلی الله علیه وسلمانە ڕۆژێکی ئومەتە ئەوڕۆ لەخوای بەزای ئومەتی محەممەدی لەگە خێکەر و لەگە چاکەیدانا یاری بخوا پیرۆز بە ئومەتی محەممەدیش باش ئێمە دەبێت تەنها لەو هەر ڕۆژێکە پێغەمبەری خوامان لە یاد بێ ئینشاءالله هەر یادیمان دەبی ئینشاءالله هەر کاتێک بێ هەر کاتێک بۆی سەرکەوت دەبی ئینشاءالله زۆر سپاس بەڕێز دەکەم ئینشاءالله دەست خۆش بێ کاک جەلال دیارە لێرە هاوڵاتیان بە جیاواز پێشوازیان لەم ڕۆژەیە کردووە دیارە جگە لەوەی کە لە مزگەوتەکان مەولود دەخوێندرێتەوە و سەلاوات بەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێ دەدرێت دیارە خەڵک لە سەر شەقامەکانیش پێشوازی کرد من دەمەوێت هاوڵاتی وەرگرم لەوەها ڕۆژێکە چ پەیامێکت هەیە دەتەوێت چی بە هاوڵاتیان یان بە موسڵمانان بگەێنیت زۆر سپاس سەرەتا ئەم یادە پیرۆزە لە هەموو موسڵمانان بە تایبەتی لە موسڵمانانی کورد پیرۆز دەکەین ومێدەخوازین کە خوای گەورە و مهرەبان ئەم یادە پیرۆزە بکاتەمایەی بەختەوەری و خۆشگوزەرانی بۆ هەموو لایەکمان و بیکاتەمایە ئاشتی و ئاشتەوایی بۆ کۆمەڵگاکەمان طبیعی معلومی جەنابتانە یادی سەروەری مرۆڤایەتی محەممەد الموستەفا صلی الله علیه وسلم لە نێو کووردا لە دێر زەمانەوە گرنگی تایبەتی پێدراوە و بۆنەی تایبەت ئامادە کراوە و ساز کراوە بەڵام بە تایبەتی تر لە شاری هەولێری خۆشەویستی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم و یادکردنەوەی ئەم یادە بۆ بە کللتورێک شتێکی خۆڕست کە ساڵانە خەڵک ئاهەنگە جێڕێ بەردەوامی ئەدا بەم یاجە بەڕاستی ڕۆژێکی خۆشە هیوادارین زیاتر باش ئێمە دەبێت تەنها لەوەها ڕۆژێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یادمان بێت و لە تەواوی ڕۆژەکان یادی بکەین و ئەگەر یادی بکەینەوە چۆن یادی بکەینەوە طبیعی یادی لە دایکبوونی ئەو ڕۆژە بە تایبەتیتر خەڵک گەرموگوڕیەکی زیاتری پێوەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە تەنها ڕۆژێک دیاری بکەین و ئەم ڕۆژە تایبەتکەین نا ئەبێ لە ژیانمانە سونەتەکانی پێغەمبەری خوا مەنهەجی ڕێبازی ڕنگ بداتەوە طبیعی ئەمە لە ناو کوردی موسڵمانە بە دەرەکەوێ و ڕۆژانە تۆکەیەتە ناو بازار خەڵک ئەدوێنی ئەزانی کە ئەم یادە و ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندە کاریگەری لەسەر ئێمەی موسڵمانی کورد هەبووە بۆیە ئەمە تایبەت نییە بە ڕۆژێک
بەڵام ئەمە هەموو ئەم ڕۆژە تایبەتی خۆی هەیە خەڵک زیاتر گەنجی پێ ئەدات. دەمە یەک دوو مناڵ وەرگرم باشە چۆنە ئاوا لێرە ئامادەی تا چەند دڵخۆشی کە دەبینی خەڵک ئاوا بەگشتی لێرە ئامادەیە؟ وڵی زۆر دڵخۆش بە سیوادان نەک بەس ئەوڕۆ یادی پێغەمبەر بکەنەوە هەرم ڕۆژە یادی ئەو پێغەمبەرە بێ. چۆن یادی بکەینەوە؟ دایم ناو دڵەکانمان بێ سونەتەکانی جێبەجێ بکەین. باشە پێغەمبەری خوا ئامۆژگاریمان دەکا کە ڕێز دەدایک و باوکمان بگرین. تۆ تا چەند ئەم ئامۆژگاری پێغەمبەری خوات کردوتە بەرنامەی ژیانت؟ وڵی تا ڕادەیەکی باش. دەست و خۆش بێت. بەڵێ دیارە هاوڵاتیانی هەولێر وردە ڕوو لە زیادبوون دەکەن و ئەوەی کە دەبینن ڕاستە و خۆیە و کاک جەلال شتێکی تر لە هەولێرەیە دیارە ئەمڕۆکە تەکسیەکی زۆری خۆبەخشیان چەندین دوکانی بەتایبەت مەطعام و خواردنگاکان ئەمڕۆ بەهۆی یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم خواردنەکانیان کردووە بە خۆڕایی ئەمڕۆ خواردن تەوزیع دەکەن. دیارە ئەوەی کە لێرە دەیبینن بەبێەوە هیچ خەڵکی هیچ کەسێک بانگێشیان بکە بەوەی هیچ کەسێک داوەتیان بکە هەمویان لە خۆشەویستی بۆ ڕەسوڵ الله هەر لەسەر لە بەیانێکی زووەوە ڕویان لە سەرشەقامەکان شاری هەولێرەوە. سپاس بۆ زانیاریەکانت. دووبارە پیرۆز بێ لە جەنابەت و هاوڵاتیان و هاونیشتمانیانی خۆشەویست لە هەولێر. ئەمە سەیان پێمان خۆشە بیسەری یەکێکی تر لە بەرهەمە دەبیەکانت بین لە خۆشەویستی پێغەمبەری پێشەوامە. دڵبەندی دڵپەرێشان تاسەی هەموو شۆیەتی چرکە دووری وێرانە ڕۆڕۆیەتی هەراسانە بەناڵی من دەوروبەر خەمی سەرداون و حسابی خۆیەتی بۆ حزورت کاڵم گاڵم گاگۆڵکێ پەشێوی دڵ بۆ شان و شکۆیەتی لە دووریت بوو بە کەباب و سوتاوە سوتاویەک کە بۆنی بۆ سۆیەتی حەزیماچی ڕووی ڕووسوری ڕووسوریتە حەزیماچی ڕووی سووری ڕووسوریتە بۆی ساڵت گیانم هات و چۆیەتی بۆ قوربانیت کەژ و کۆم و کۆکۆبم تاوکۆزی کەی باسی تاک و کۆیەتی بە باران و ئاونگی ئەوینی تۆ چڵی داوری شەیدایم چرۆیەتی لەبەر دەرکەت نازم هەیە وەستاوم ڕۆح داوای ئاو و شیر و فرۆیەتی خوابی کا لێ و تەڕ بە ماچی تەوێڵت ئیدی بۆچی تاوگۆزی بۆ بۆیەتی زەلیلیە حەزیماچی غەیری تۆ زەلیلیە حەزیماچی غەیری تۆ گەر تا پەسڵان خوان منان و دۆیەتی دڵبێجگە تۆ یارێکی کەی گرت بێ دڵبێجگە تۆ یارێکی کەی گرت بێ ناکەس باسی عیشق و دڵدرۆیەتی وەسفی زوڵف و ڕوومەتی جوانی لە ڕوود شەرمە هەر کەس کە پینە و پەڕۆیەتی ئەیاری ڕۆح ئەیاری ڕۆح پەسەند دیدەی ئیلاهی ناوت ڕۆژە و تاوگۆزی ئاسۆیەتی کەسێ خوابیدا نورین بێ بە نورت نوری بوونە کەسێتی مرۆیەتی شانی تۆ بە گەردوونیش ناگۆڕمەوە کەی پەسنم مەیلی نیگا و برۆیەتی بە ڕەنگی عیشقت ڕەنگ ببم پێم وایە زەمین پێکڕا تاوگۆزی تاپۆیەتی بژنە و مناوت هەنگوینە بۆ بوونم شیلە و شەکرا و شەکری کڵۆیەتی دڵداخەکەم بۆ تۆ نەبێت داخەکەم دڵێ وەسفی نێرگس و هێرۆیەتی لە ڕوو تا ڕووتە لە ڕوو بێگیانە زار بێهودە شین و زاری شنۆیەتی مەلی ڕۆحم مەیلی دانەی دانتە دڵ دێمەکە و مەدینە مەکۆیەتی هەناسەم تەڕ بە شنەبایی گەردی ڕێت ئاوەزم بۆ ژیان نامەت سەرۆیەتی تا گەیشتن بە دیدارت دێوانم دڵکوا مەشقی سەیران و سەکۆیەتی تۆزی ڕێت سوورمەیە بەهای باڵایە لام چەشنی میسک تاوگۆزی بۆ بۆیەتی لەبەر قاپی شاهان شەرمە داواکەم سپیلاڵەم دەم ئیهدینا گۆیەتی نوقلی ناوت شەکراوی زارە وەڵڵا نایدەم بەگێتی و هەرچی گرۆیەتی خوداناسی و خۆشەویستی تۆ لەلام نایگۆڕمەوە بە کەس هەرچی هۆیەتی بە مەراقی دیتنت بێقەرارم چاو تاسووقی گڵی سەرگڵکۆیەتی کوردم و کابانی خەسڵەت بۆ دیدار تاوگۆزیش گەشی و گەرمی پشکۆیەتی هەتا قیامەت وەسفت بکەم وەڕست نیم شعرم حاڵی وەنەوشە و شەو بۆیەتی بەبیللاهی تا حزوری کردگار بۆ شەفاعەت تاوگۆزی تۆتۆیەتی بەبیللاهی تا حزوری کردگار بۆ شەفاعەت تاوگۆزی تۆتۆیەتی ئەوسا دوایین کۆمنتت لەسەر ئەم یادە پیرۆزە کە دەکرێتەوە
کە وەک دەبینین خەڵکێکی زۆر لەسەر شەقامەکان ئێستش بینیمان لە هەولێر بەڵام زۆر جاریش ڕەنگە هەر کوشتەی ئەوە بین کە جێپیەکانی ڕسوولی نازدار نەگرینە بەر پێ هیچ شیعر و شانامەیەکت هەیە لەسەر ئەوەی کە ئێمە زۆر جار بە ڕەواڵەت یادی دەکەینەوە بەڵام ڕەنگە هێندێک کە پێویستە سونەتەکانی جێبەجێ بکەین شوێنپێکانی بگرینە بەر نایگرینە بەر وڵی هیچ سەرجەم شعرەکان هەر باس لە خۆشەویستی ئەوە عزیزەوە شوێن کەوتنی بە دڵ بە ڕۆح چونکە ڕۆح نامرێ هەرچێتەوە حزور بەڵام دڵ و جەسەوەمانش تیاچێ ئەو گەنجە عزیزەی لە شاری هەولێر زۆر جوانی وتوتی ئێمە پێویستە یادەکەی ئەوەیە کە سونەتەکانی جێبەجێکەین ئێمە ناکرێت بۆ شیرینی بەخشینێک و بۆ چکلێتێک و بۆ ئەمانە ساڵانە و چی ئێمانە یاد بکەینەوە یادەبێت بۆ ئەوە بێ هەموو ڕۆژێ بکەینەوە ئەگەر بە کۆڕ و مەجلیسیش نەبێ با لە دڵمانە بێ چونکە شوێن پێی ئازیزە لەسەر دڵی هەر کەسێ بکەوێت گومانی تیانێت تا قیامەت سەری باڵاکە ماڵی ئەو کەسە گاتە ماڵی مانگەوە ئەو کەسە تەوخە لەگەڵ ڕۆژ و خۆراکە ئەم کەسە کە هات ڕزگاری کردین لەوانەی بۆ ئومێدن کە ئێمەش وەکو ئومەتێک بتوانین وەکو ئەم میلەتە مەزلومە لەسەر ڕۆشنایی ئەوە لە فێرگەکەی ئەوە لە زانکۆکەی ئەوە لە کۆلیژەکەی ئەوە بتوانین خۆمان بناسین وە خوددا بناسینەوە سەر لە نوێ بە خۆماندا بچینەوە نەهێڵین پاییزی بە ئومێدی و ناومێدی لە ڕاستیە ڕەشمان کە هەمیشە گەشت بین بۆی بتوانین زۆر باش ماوەسەگیان لەبەرێکی کاتی بەرنامەکەمان زۆر کەمیمەوە و دەبێمە بچینەوە هەولێر ڕووماڵی ئەو یادە بکەین پێمان خۆشە کۆ تا بەرهەمی خۆت زۆر بە کورتێگە پێشکەشمانی بکەی و سپاس دەگەین زۆر محەممەد درودی خوای لەسەر بێ هەنگوین حەزیە شیرینتری بێ بەناوت خاکی عالم مەیلێکل بێ بۆ چاوت لە شیرینیت شەکر شەرم دەیگرێ ئەتوێتەوە خەجاڵت ما لە تاوت ئەگەر پەی وێسەری بگاتە هەیڤێ نەوی لەبەر نەرمی ئەدەبی خاوت نەهات بووی ئەو دەمشکۆشکا بوو بوژایەوە دڵ بە تیشکی هەتاوت دەرمانە بۆ دەردەداری لوتفی تۆ دڵ ئاگا بێ دەگا سروەی سڵاوت ئێستا گوڵشەنە بۆی مسک و نێرگسە خاکی مۆری لێدابێ جێ هەنگاوت بەهاری دڵ کەیف و سەیر و سەفایە گوڵی تەڕ تەڕ بە شەونمی گوڵاوت شاهی دەمێژ و کەسێ نەبوو بێژێ لە ئاکارە تۆزێ لارە کڵاوت سەرسوڕماوە بۆ دێنی دڵ هاتبێ پار و سادە شاهان نەبوو پڵاوت کێڵگەی دڵت کەس کە بە تۆی ئەوین هەتا قیامەت پەخشە پەیوی بڵاوت برسیتر بووی لە هەر کەس کە پرسی بووی نەتبوو گەنج و قاسە لە بۆ دراوت بۆ نەدار و بۆ هەتی و کەفتەکار بە خوڕ بوو ئەشکی پرسۆزی سێڵاوت تاوگۆزی بە پەیامی تۆ پۆشتەیە پەسەندی خوایە ئاکاری تەواوت درود بە سەرگیان خی گەورە پاداش بداتەوە مامۆساییان زۆر بە خێر بێ و سپاس بۆ ئامادەبوون بۆ مێدیەوەی هەمیشە دڵ و دەنگ و دەمتان پڕ بێ لە ئەوین و خۆشەویستی و ناوی پێغەمبەری پێشەوامان سپاس بۆ ئێوەی عزیز و بۆ گەنج و لاوی دڵگەرم و پڕشەرم و پڕحەیە و سپاس بۆ ئەو کەناڵە جوانەکە هەمیشە لە سیمایە خۆشەویستی ئەوە عزیزە دیارە بۆ ئومێدین هەمومان پێکەوە بتوانین گیانێکی بەڵێ خۆشەویستان دەچینەوە هەولێری پایتەخت و شارەکەی سوڵتان مزەفەر چەندی منێک لە مەڕاسیمی یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەواتان بۆ گوازینەوە. بینەرانی عزیز دیارە دەچینە ناو ناوەندی پارێزگای سلێمانی پەیامێرمان ڕاستی حەمەمینمان لەگەڵای کە بە شێوازێکی جیاواز دەیەوێت کۆمنتی هاوڵاتیان لەسەرم یادە پیرۆزە بۆمان بگوازێتەوە ڕاستی سڵاوی خوا لێبێت لە ناوەندی پارێزگای سلێمانی پێشەموو شتێک پێم بڵێ ئایا هیچ مەراسیمێک بڕێوە دەچێت و
دوجار ئەو خەڵکەی کە لەگەڵتان کۆمنتیان ئەگەر هەیە با بفەرمونون لە ڕێگەی مایکی پەیامەوە کۆمنتی خۆیان لەسەر ئەم یادە پیرۆزە باس بکەن. ڕاستی ئەگەر گوێت لە منە ولا بینرانی کەناڵی ئاسمانی پەیامدار نێستەکەوتام لە مزگەوتی خانەقا لێرە مەڕاستیمێک بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڕێوە ئەچێت لێرە مەڕاستیمەکە ماوەیەکی کەمە دەستی پێکردو ئێستاکە بە قورئان خوێندن دەست پێکا وەروها ناوەندی سعادەتی پیرخەدری شاهۆش بە هەمان شێوە مەڕاستیمێکی کاتژمێر 6 سەر لە ئێوارەش بە هەمان شێوە مەڕاستیمێکی دیکە بەڕێوە ئەچێت وار ئەمڕۆ بڕیار وایە لە مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژەی دۆستانی محەممەد بۆ ساڵی سیانزەیەم ڕابگەیەندرێت و ئەویش پرۆژەکە دەست پێ بکات لێستاکەوت ئەم لە مزگەوتی خانەقا لێرە مەڕاستیم بەڕێوە ئەچێ هاوڵاتیان پێیان خۆشەکە لە ڕێگەی مایکی پەیامەوە پەیامی خۆیان بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بنێرن و قسەی دڵی خۆیان بکەن با ئێمە بڕۆین لای هاوڵاتیانە تەشریف لێنێرەوە پەیامی ئێوە چییە و پێغەمبەر پەیامی خۆتان تا پیرۆزایی خۆمان لە مسلمانانی جیهان و سلەیمانی ژەکەین بە تایبەتی بەڕاستی ڕۆژێکی خۆشە ئەمڕۆ یادی لەدایکبوونی حەزرەتی محەممەد المستەفایە ئەو کەسەی کەوا پەیامی خوای گەورەی هێنا بۆ ئێمە لەبەر ئێمە زۆر خۆشحاڵین. بسم الله الرحمن الرحيم إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما كثيرا پیرۆزبایی خۆمان بۆ گەشت مسلمانانی جیهان و بە تایبەتی لەم مانگە پیرۆزەدا کە مانگی خێر و بەرەکەت و خۆشیە بۆ گەشت مسلمانانێ هیوادارین دڵەکانمان لەم مانگە پیرۆزەدا پاک بێتەوە بە نور و قورئان و خێر و بەرەکەتی ئەم مانگە پیرۆزە هیواداری لەم مانگایە کۆ ببینەوە بۆ خێر و بەرەکەت و خۆشی دۆست پاکانەکەم بەخێر بێنە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. قالين ولادتي في غمر صلى الله عليه وسلم يعني للروج لدايقون وابد لك كيف دايقون فيه ايش خلقتي آدمي كوا خواي قورا هيك لبندكان كالآدم دنياوا كمحمد المصطفى صلى الله عليه وسلم أبيبا خوش كزراني همو آدمي زاد بلدفتي وكفن وما أرسلناك إلا رحمة للعالمين لسورة الأنبياء وفضيلتي دوري في غمر صلى الله عليه وسلم لهم شبكة كان جانا نقل لا يكوى ونزان كأرين ولادت يعني بس شكر وشيريني وتيك الله اختلاطنا اشتنا شرعي كاننا اوانيك شرعية بجايبينين لهمو كاتكاني جانت على صدانت خوتنت خواردنت روستنت پرستشت تێکڵاوی نەگران خەڵکە دراوسێ هەرچی پێویستەکانی ژیانە بەجێبەنی وەکو گرنگترین شت لە هەموو شتێک زیاتر کە ئێمە پێی احتیاجین دوعایە دوعا بەبێ سڵاوات لە ئەوەڵ و لە ئاخیرە مەردوودە قبوڵ ناکرێت ئەوە دەگەڕێتەوە بۆ فەزیلەت و شەئنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەزلی خوایە والسلام علیکم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم بناي خوای گەورە و میرەبان داواکارم ئەم یادا بێتە مای خێر و بەرەکەت و ڕەحمەت بۆ هەموو جیانیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕەحمەت بووە بۆ ئەرز و ئاسمان خوای گەورە لە قورئانی پیرۆزەدا فەرمێت وما أرسلناك إلا رحمة للعالمين خوای گەورە دەفەرمێ ئەی محەممەد ئێمە تۆمان نەناردوتە خوارەوە تەنها تۆمان ناردوتە خوارەوە بۆ کە بەڕەحمەت بی بۆ هەموو جیانە بۆ عالەم بۆیە بۆ ناوی خۆم و بە ناوی هەموو مسلمانانەوە داواکارم لە خوای گەورە کە ئەم یادا پڕخۆشە ئەم یادا بەڕێزە لە هەموو لای قبوڵ کردو ئینشەڵڵا خوای گەورە هەموو لای تەمە درێژکا ئینشەڵڵا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلق محمد وآله أجمعين سلطات بيوزبعي لخوم الأيو لسعد مسلمان جيهان حمبغوني أم يادة بيوزو أميداني دعواكاني لخوي ترودگار أما هم حق أمهاي خير وخوشي وخوما نقلو نتولات من خواي قوله بكات أمهاي غوينوي نارختي وآجاو وباركي لنا معنا
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی بۆ خۆیان نمونەیەکی تەوا بووە بۆ گشت مرۆڤایەتی وەکو خوای گەورە خۆیان فەرمێ لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم خوای گەورە منە دەکا بەسەر ئیماندارانە لەسەرێک کە لە نەفسی خۆیان پێغەمبەرێکی بۆ ڕەوانە کردن بۆیە ئومێدەوارین خوای گەورە ئەممان نەکاتە مای خێر و خۆشی و بۆ هەموو لایەک بۆ دێتە مایی ڕەوینەوەی ئازار و ناڕەحەتی و دووبارەکەی بۆ خۆمان و بۆ میلەت و وڵات و گەلمان خوای گەورە لە هەموو لایەکی پیرۆزکا و داواکان لە خوای پەروەردگار هەموو لایەک لەم مانگەیە بێتە هەوێنی خۆشی و خۆشگوزەرانی بۆ میلەت و وڵات و بۆ هەموو لایەکمان ئینشاءالله والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەناوی خوای گەورە و میهرەبان من داوا لە مسلمانانەکەم کە داوا بکەن لە خوای گەورە خۆشەویستی خوا و خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو دڵەکانیان ناجێگیر ببێت چونکە ئەگەر خۆشەویستی خوا و خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو دڵەکان ناجێگیر بوو ئینسان بە هیچ نوعێ ناتوانێت ئەملا ئەولا بکات. جا داوا لە مسلمانانەکەم و ئەم جەژنە بە جەژنێکی پیرۆز و بە جەژنێکی گەورە ئەزانم لە هەموو سەرانسەری مسلمانان و لە جیهان پیرۆز ئەەکەم و زۆر سپاسی ئێوەی شەکەم. کاک جەلال ئەمەی کە گوێبیستی بوون پەیامی بەشێک لە هاوڵاتیان و کێستاکە لە مەراسمێک لە ئەمجێتی خانەقا بەشدارن ئێمە هەوڵەدەین لە ئایندەدا پەیامی جارتان بۆ بگوازینەوە. زۆر باشە ڕاستی ئەگەر بکرێ بە بەردەوامی دیمەنی ناو مزگەوتەکەشمان بۆ بگوازینەوە لە ڕووماڵەکەمان بەردەوامە لە شوێنە جیاوازەکانەوە هێندێک کە بەپێی ئیمکانات پێمان بکرێت ڕووماڵی مەراسیمی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی دەکەین. بینەرانیازی ڕاستەخۆ دەچینەوە هەولێر بۆ لای پەیامنێرمان دیارە وەلی سەلیمان لەگەڵایە لە هەولێرە وەلی سڵاوی خوارد لێبێت ئەگەر پێمان بڵێ ئەو چالاکیە جیاوازانی کە لە هەولێر ئەنجام بدرێن ئەمڕۆ چی و چین دیارە خەڵکێکی زۆر لە بەردەم قەڵای شاری هەولێر کۆبوونەتەوە و بە تایبەتی وەک عیمران ئاماژەیەکی کورتی بەوە کرد هەندێک تەکسی هەیە ڕەنگە بێ بەرامبەر ئەمڕۆ خەڵک بگوازێتەوە یاخۆت هەندێک مەتعام و چێشتنگە و هەندێک خواردنگەی جیاواز بەبێ بەرامبەر خواردن بدەنە خەڵکی ئەو جۆرە چالاکیانە چیتر هەیە کە لە ناو هەولێر ئەمڕۆ بەڕێوە بچێت. دیارە پێ ناچێت تا ئێستا دەنگمان لەناو قەرەباڵقی شاری هەولێرا گەشت بێ بە وەلی دووبارە سڵاوی خوارد لێبێت ئەگەر گوێت لە دەنگمان بێت چالاکیەکانی ئەمڕۆی شاری هەولێر چی و چین و لە ناو قەرەباڵقیەدا کە هەیە لە بەردەم قەڵای هەولێر چی دەگوزارێت بۆمان باس بکەیت. دیارە هاوکاران ماماژە بۆ دەکەن کە پەیوەندیەکەی وەلی لە بەردەستانیە بەڵام تەوەریکی دیکەمانەیە کە ڕاگەیاندنی پرۆژەی دۆستانی محەممەدە بۆ 13مین ساڵی لەسەر یەک کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە پرۆژەیە ڕادەگەێنێت بۆ قسە و گفتوگۆکردن لەسەرم پرۆژێ میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن عومەر لە سەرۆکی لیژنەی باڵای پرۆژەی دۆستانی محەممەد بۆ ساڵی 13مان کردو مامۆستاگەن زۆر سپاس. زۆر بەخێربیت. ئەگەر لێوە دەست پێ بکەین پرۆژەی دۆستانی محەممەد چه جۆرە پرۆژەیەکە؟ بسم الله الرحمن الرحیم. سەڵات و سەلامی خوای پەروەردگار بڕژێ بەسەر پێغەمبەری نازداردا سەلات و سەلامی خوای گەورە لە ژیانی پیرۆزی بێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم طبعا بە ژیانی بە خزمەتی بەشەریەتی کردووە. طبعا ئەو پرۆژەی ئێمە 13 ساڵە الحەمدولله بە بەردەوامی و بەڕێوەی دەبین ئەم پرۆژەکە بۆ خزمەتکردنی نەوەی نوێیە بۆ ئاشناکردنەوەی نەوەی نوێیە بە سیرە و ژیان و هەڵسو کەوت و ڕەفتارەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بەتایبەتی ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە سەرپەرشتی ئەم پرۆژەیە دەکەین بۆ ئاشناکردنەوەی قوتابیان و خوێندکارانی ئەم وڵاتەیە بە هەڵسوکەوتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مامەڵەکردنیدا وەکو مامۆستایە وەکو ڕێنیشاندەرێک ئێمە بتوانین سوود لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەربگرین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن ڕەفتاری کردووە، چۆن هەڵسوکەوتی لەگەڵ دەوروبەری کردووە، لەگەڵ خەڵکی بەساڵات چۆن ڕەفتاری کردووە، لەگەڵ منداڵ چۆن ڕەفتاری کردووە، لە پەروەردەکردنی لەناو مزگەوتدا لە دەوروبەریدا چۆن مامۆستایە بووە، چۆن مامۆستایەتی بینیوە، چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام توانی لە ماوەیەکی کەمدا ببێتە ئەو مامۆستایە کە گۆڕانکارێکی زۆر گەورە جزری لە بەشەریەتدا بکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مامۆستا بەڕێز
یعنی ناگاتە 12 ساڵ پێغەمبەری خوا لە بیناکردنی کۆمەڵگەیەکدا کە دوجار ئێمەوە 14-15 قڕن لە خزمەتی ئەو ئیسلامەدا بە شەریەت دەژیە کەواتە پەروەردەکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم پەروەردەیەکی زۆر ڕیشەی بووە. زۆر باش مامۆستا حەسەن، پرۆژەی ئەم ساڵێواتە 13 ساڵیادی پرۆژەی دۆستانی محەممەد لە چی پێگات و دەتانەوێ قورسایی چالاکیەکانتان ئامانجەکانتان لە چیا کۆ بکەنەوە؟ طبعاً پرۆژەکەی ئێمە پێکاتوە لە کۆمەڵک بەرگەی تێدا یەکێک لەو بڕگانە بڵاوکردنەوەی 10,000 پۆستەر بە قەبارەی ئەیسری بە دروشمی جیاوازەوە کە ئەمڕۆ ئینشاءالله لەسەر تاسەری کوردستاندا ئەم پرۆژەیە بەڕێوە دەبین و ئیعلانی ئەم پرۆژەیە ئەمڕۆ لە خزمەتی جەماوەری کوردستاندا دەیکەین ئینشاءالله و لە دوای ئەوە ئەنجامدانی فیستیڤاڵی هونەریمان دەبێت ئینشاءالله و کۆمەڵک چالاکی تر وەکو ئەنجامدانی ئاهەنگی تایبەت لە تەواوی ناوەندەکانی ڕێخای قوتابیاندا لە سنوورە جیاوازەکاندا ئینشاءالله ئەنجامیان دەدەین و کۆمەڵێک چالاکی نەوعی تر ئینشاءالله کە پێشبڕکەی هونەری و پێشبڕکەی شێعر و پەخشان و ئەم بابەتانەمان دەبێت ئینشاءالله لە ڕۆژانی ئایندەدا و پرۆژەکەمان لە ماوەی مانگێکدا کارەکانی ئینشاءالله جێبەجێ دەکەین. طبعا ئەو پرۆژەی ئێمە بەپێی ئەو هەنگاوانەی کە ئێمە بۆمان داناوە ساڵانە سوپاس بەخوای گەورە پێشوازێکی زۆر باشی لێ دەکرێت لەلایەن قوتابیان و خوێندکاران و لاوانی کوردستانەوە و ینی ئەم ساڵ ئێمە 10,000 نوسخەمان کردووە لە ئەم پۆستەرانە زۆر جاریانی تەڵەبیاتی ترمان داوای ترمان لێ دەکرێت کە ئەم پۆستەرانە زیاد بکەین بەڵام پرۆژەکانی ئێمە هەمووی کەوتوەتە سەر لایەنی خێرخوازی و پشتی وەکو چۆن دەڵی لایەنی مادیمان لایەنێکی خێرخوازیە پرۆژەکە بۆ خۆی بە هاوکاری خێرخوازان بەڕێوە دەچێت بۆیە ینی بەپێی هاوکاری و بەدەمەوە هاتنی خێرخوازان بۆ ئەم پرۆژەیە ئێمە زیاتر ساڵانی ڕابردوو ئێوەکو پرۆژەی دۆستانی محەممەد صلی الله عليه وسلم کۆمەڵێ نامیلکەیە کتێبی باش باشتان لەسەر سیرە و ئەخلاق و ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم چاپ دەکرد. بەجۆی لە جۆرەکان ئەگە بەراورد بکەین ئەم پۆستەرانە سبەی دوو سبەی تیشکی خۆر و لێزمە باران دەیشواتەوە یان بەجۆی لە جۆرەکان خەڵکێکی نەیار بە بەرنامە یان ناتێگەشتوو بە کەسایەتی گەورەی پێغەمبەری پێشەوا ئەیدڕێنێ. بۆچی هەوڵ نادەن زیاتر لە ڕێی کتێب و لە ڕێی بۆنبوونە کۆمەڵێک کۆڕ و سیمینارەوە کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە خەڵکێک بگەێنن کەوا هەم ئەهلی خوێندنەوەی هەم ئەهلی گوێگرتنە لە کۆڕ و لە هۆڵێکدا. بەڵێ ئەم ساڵ لە ڕاستیدا وەکو گۆڕانکاریەک لە شێوازی کارکردنمان بۆ پرۆژەکە بەرنامەی نووسینی کتێب و هەروە تاقیکردنەوەمان دانەنا لەبەرەوە ویسمان گۆڕانکاریەک بکەین ئەم ساڵ ئینشاءالله سیمیناری تایبەت لەسەر ژیانی پێغەمبەری خوا لەسەر هەڵسوکەوتەکانی لەسەر ڕەوشتەکانی دەکەین بە پشتیوانی خوای پەروەردگار لە هەولێر ئەم ساڵ سیمیناری تایبەتمان دەبێت بۆ کەسایەتی و هەڵسوکەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و دوجار ئینشاءالله ئەمانە بەشێک لەوانە دەکەینە کتاب و بڵاویان دەکەینەوە ئەو بەحث و لێکۆڵینانەی کە دەگاتە دەستمان و هەروەها ئێمە چالاکی فیستیڤاڵی هونەریمان هەیە لەسەر بۆ هونەرمەندان بۆ وانەی کە گەنج و لاوی بەتوانان دەستی نووسینیان هەیە لە بواری ئەدەبیدا ئێمە ئەو پەخشان و شێعرانە وەردەگرین بە پشتیوانی خوای گەورە بە پێی توانە لە دوای ئەوەی کە دەکەونە ناو پێشبڕکێەوە ئەو بەڕێزانی کە سەر دەکەون ئینشاءالله ئێمە لە کۆتاییدا ئەوان دەکەینە کتاب و بڵاویان دەکەینەوە خوا پشتیوان بێت. ینی بە پێی توانە هەوڵمان داوە ئێمە کتابمان هەبێت بەڵام وەکو وتم کاک ڕیاز ینی بەڕاستی کولفەی ئێمە پرۆژەیەکی خێرخوازیە ینی چاومان لە خێرخوازانەوەی بە پێی توانای هاوکاری خێرخوازان ئێمە دەتوانین ئەم پرۆژەیە بەڕێ بکەین چونکە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان تاکە دینارێکمان نییە نە لە حکومەت و نە لە حیزبەکەشمان بەڕاستی ینی چاومان لە خێرخوازانە کە هاوکاریمان بکەن بۆ پرۆژانە سوپاس بەخوای گەورە بە پێی توانە خێرخوازان هاوکاریی باشی ئێمە بوون چونکە ئەم بۆنەیەکی گشتیە پێغەمبەر صلی الله علیه و سلم مڵکی کەسمان نییە مڵکی هەموو میلەتی موسڵمانی کوردە و پێشم وایە خەڵکێک بۆ ئەم پرۆژانە هاوکار دەبێت و دەستبارگریمان خەڵک بەدەمتانەوە هاتووە وەکو هاوکاری وەکو خێرخوازی ئەگەر بڵین لە ساڵانی ڕابردوودا هاوکاریەکان چاکتر و باشتر و کۆمەکەکان باشتر بوو بەڵام دەکرێت بڵین مامۆستا جەلال لە ئێستادا یعنی پرۆژەی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر فراوانتر بووە سوپاس بەخوای گەورە دەبینین لە شاری هەولێر لە شاری سلێمانی لە شار و شارچکەکان یعنی مەودای یادکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر پرۆژەشی تێپەڕاندووە بەڕاستی بۆیە دەکرێت بڵین لە ئاسی تومحیە مەدانیە بەڵام ئینشاءالله لە ڕۆژانی ئایندەدا زۆر باش حەسەن دەچینە هەولێر وەلید سەلیم پەیامنێری کەناڵی ئاسمانی پەیام لە نێو ئاپۆرای
دەربڕینی خۆشەویستی خەڵکی ئیسلام دۆستی و لێرەوە مەڕاستیمی یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان بۆ دەگوازێتەوە وەرید سڵاوی خوارد لێبێ ئەگەر لای جەنابتەوە عیمران بەشێکی لای قەڵای هەولێر و چاخانەی مەچکۆی بۆ گواستینەوە بزانین لە لای جەنابتەوە چ چالاکیەکی ترەیە. سڵای خۆی گەورە لە تۆ تاوە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێتن بەڵێ بەڕاستی ئەمڕۆ هەولێر زۆر تایبەتە کەشێکی زۆر تایبەتی هەیە وە ساڵانەش لە ڕۆژی لەدایکبوون سەروەری مرۆڤایەتی شاری هەولێر زۆر تایبەت ئەبێتن کەشێکی زۆر تایبەتی ئەبێتن تەواوی دانیشتوانی شاری هەولێر دەتوانم بڵێم لەو ڕۆژە دێنە دەرەوە دێنە بازار دێنە شوێنە گشتەکان بۆ ئەوی کە خۆشی شادی دەربڕن بەبوون یادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی وەکو دەبینن ئەوە خەڵکەشی یەکجار زۆر لە ژن لە منداڵ لە پیر لە گەنج هاتوونەتە دەرەوە هەموو بێک دەنگ بێک ڕەنگ خۆشی شادی خۆیان دەرەبڕن لە چەند شوێنێکدا شیرنی دابەژەکرێتن و ئەوەی تریش بە سەڵاوەتدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشی خۆیان دەردەبڕن و هەندێکیش بە دابەشکردنی نامیلکە و پەرتووک بە تایبەت بە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشی خۆیان دەردەبڕن ئەوەی کە هەیە لە شار هەولێرەوە جێگای دڵخۆشی ئەوەیە کە بەشی زۆری دانیشتوانی شاری هەولێر ئەمڕۆ تاکید لەوە دەکەنەوە کە دەبێ ئەم یادە بەم جۆرە بکرێتەوە کە سونەتەکانی سەروەری مرۆڤایەتی زیندوو بکرێتەوە ڕێبازەکەی ون نەکرێتن تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان بە دوای ڕێبازەکەی سەروەری مرۆڤایەتی بن بۆ ئەوی کە خۆشی و خۆشگوزەرانی بۆ هەرێمی کوردستان بگەڕێتەوە چونکە ئەوان پێیان وایە تاکە ڕێگا بۆ ئەوەی کە ئارامی بگەڕێتەوە بۆ وڵات ئارامی و خۆشی شادی بگەڕێتەوە بۆ دڵ و دەرونی هەموو تاکێکی ئەم نیشتیمانە ڕێبازەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێت ئێمە بۆ ڕێبازەدا بڕۆین بۆ ئەوی کە بتوانین ئارامی بگەڕێتەوە بۆ ناو دڵ و دەروونەکانمان من ئێستا هەوڵ دەدەم بەشێک لەو هاوڵاتیانە وەرگرم خۆش و شادی بەشێک لەو هاوڵاتیانە بۆ ئێوە بگوازمەوە ئێستا مامۆستایەکی بەڕێزم لایە ئەم کاتت باش ئەمڕۆ هەستت چۆنە؟ واللهی ئەوڕۆ هەستم یعنی خۆشترین ڕۆژی ژیانە هەموو ڕۆژە کە ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێم لێ دەبێ وەکە یادی دەکەم وە سەڵەواتێکی لەسەر پێغەمبەرە دەدرێ بە خۆشترین ڕۆژ دەزانم بۆ چونکە ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم هەندە زەحمەت کێشە بۆ ئێمە ئەگەر پێشی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم بێت ئەمە لە تاریکی و گومڕاهدا دەژیاین تێشتی جاء الحق وزهق الباطل وەختی ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم هات ئاگر پەرستەکان نەمان پێشان کچی خۆیان زیندە بەگۆریان دەکرد ئەو قەومەیە تێگەش وئیلە المەوعودەة سئیلەت بأي ذنب قتلت خوا ئەمەد دەکا پێغەمبەری خوا دەڵێ صلی الله علیه وسلم ئەو هەندە ڕەحمەت بووە حتا بۆ مەسیحیان بۆ دار و بەردان بۆ یەهودیەکان دەڵێ ئەگەر یەهودی مەسیحی جیرانت بوو ئەزیەتیان بکەی هەروەکو ئەزیەتی منت کردیە دوو شتی بوومە بەجێهێشتیە ئەو نەخۆشیەمە هی ئەوەیە پێڕەوی ناکەین وەختی حجەت الوداع دەڵێ تەرەکتم فیکم ئەمرەین چیا و دو ئەمرە هەما کتاب الله وسنەتی تەمەسەکوا فەلەن تەضلوا ڕێستانە لە خۆش و شادیدا هیوادارین بەکردەوە یادی لەدایکبوون سەروەری مرۆڤایەتی کرد مامۆستا موسلیم عەبدوڵڵا قەسرێمان لەگەڵدایە من لای فوارەی ئاوەکەوە مامۆستا موسلیمیش وەرگرم وەلید ئەگەر بەشداری خانمان و ئافرەتان لە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەواماندا ببینرێ بە تایبەت لە لای فوارەی ئاوەکە وەستەکەم بەشێ لە خانمانەیە پێم خۆشە سەرنجی ئەوان بگوازیتەوە بە تایبەت لە بەرزکردنەوەی شەئن و پێگە و ڕێز و حورمەتی ئافرەت لە پەیامی پێغەمبەری پێشەواماندا صلی الله علیه وسلم کە تا ئەو ساتە وەختە ئافرەت ئەسڵەن بە پلە دوو لە سێش حسابی بۆ نەکراوە پێم خۆشە سەرنجی چەند خانوێکمان بگوازیتەوە چونکە لە سلێمانی و عیمران لەبەر قەرەباڵغی زۆر باش گوێم لە پرسیارەکەت نییە دووبارە یەکەمەوە ئەگەر ڕێژەی بەشداری خانمان و ژنان دەنجی ئێوە نییە بەڵام هەوڵ دەدەم خۆش و شادی ئەم هاونیشتمانەتان بۆ بگوازمەوە بە تایبەتی ئەچمە لای مامۆستا موسلیم عەبدوڵڵای قەسرێ ئەوش قسەمان بۆکە بە بۆنەی لای لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی کاک موسلیم زۆر سپاس بۆ دەرفەتەی بێمەتدا ئەمڕۆ تۆ وەکو تاکێکی ئەم نیشتیمانە هەستت چۆنە بەبوون لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی وەکو موسڵمانێک هەستت چۆنە؟ بەڵێ ئەمڕۆ ئێمە وەکو موسڵمانان وەکو تاچێک وەکو شوێن کەوتویەکی پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم زۆر دڵخۆشین چونکە ئەمڕۆ یادی لەدایکبوونی بەرزترینی مرۆڤایەتیە بەڕێزترینی مرۆڤایەتیە کە محەممەدە صلی الله علیه وسلم
ئەمڕۆ ئەمانەوێ بەڕاستی لە ڕێی ئەم یادە پیرۆزەوە ئەم یادە مبارەکەوە ئەم پەیمانە دووبارە بکەینەوە کە ئێمە شوێن کەوتویەکی ڕاستەقینەی پێغەمبەر بین درودی خوا لەسەر بێ ئێمە یەکێک بین لەو کەسانەی کە بەدڵ بەگیان هەموو ئەو ڕەوشت و ئاکار و ئەخلاقە جوان و پەسەندیدانەی پێغەمبەر کە لە ژیانی ڕۆژانەیدا هەبوو لە ژیان و لە تەمەنیدا هەیبوو ئێمە لە ژیانی خۆماندا بیهێنینە دی لە پاچی لە ساغی لە دادگەری لە جوانی لە ڕەوشت بەرزی لە ڕەحم و سۆز لە خۆشەویستی لە سینە فراوانی بەڕاستی پێغەمبەری ئێمە پێشەوا بوو پێغەمبەری ئێمە بەڕێزترینی مرۆڤایەتی بوو سەرداری مرۆڤایەتی بوو بەڕاستی پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم پێشەوای مرۆڤایەتی بوو بەوەی کە هەرچی ڕەوشت و ئەخلاقی جوان بوو لە ڕێگەی ئەوە لە ڕێگەی ئاکارە جوانەکانیەوە قسە جوانەکانیەوە لە نێو هاوڵانیدا لە نێو خەڵکی بێبڕواشدا لێوە ئەبیسترا لێوە ئەبیندرا بەڕاستی ئەمە پەیامێکە بۆ ئەوەی کە ئێمە هەمیشە لە ژیانماندا نەکتەنیا ئەمڕۆ کە یادی لەدایک بوونی ئەم زاتە پیرۆزەیە هەموو ڕۆژێک ئێمە یادی بکەینەوە ویردی ئەومان لەسەر زبان بێ دایکان و باوکانمان لە ڕێی پەروەردەکردنی منداڵەکانیانەوە هەڵچنی ئەو ڕەوشتە بەڕێزان ئەو هەر ڕەوشتە جوانانە بن کە سەروەرمان لە ژیانیدا بەرجەستەی کردبوو تا بەڕاستی لە ژیانماندا ڕنگ بداتەوە و ئێمە بەڕاستی کەسانێک بین لە دڵی پێغەمبەر گیانیش خۆشەویست بین و بتوانین هەموو ئەو ئاکار و ڕەوشتە بەرزانێک کە پێغەمبەر هەیبوو پەخشی کرد بە نێو جیهانی نەفامی و نەزانیدا و ئێمەش لێمان ببیندرێ و ئەو دڵسۆزیە لە ژیانی ئێمەشدا ڕنگ بداتەوە تا ئەم یادە بەرزتر و گەورەتر ڕابگرین. مامۆستاجان بڵێ ئەوەی کە یەکێک لە دیمەنهەرە جوانەکانی ئەمڕۆ ئەوەیە کە منداڵانیش هاوشانی گەورەکان بەشداری لەم خۆشیەکەن ئەوان بەشی زۆریان علاگەیان بەدەستۆیە بۆی کە نوقل و شیرنی کۆکەنەوە لەم ڕۆژەدا هەروە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بۆ منداڵانیش لە شاری هەولێر ئەمە خۆشیێکی زۆر بە منداڵان دەبەخشێتر من ئەو منداڵە وەرەگرم هەستە چۆنە ئەمڕۆ کاتوێتێ بازار یاد لە دایک بوونی سەروەری مرۆڤایەتیە وەڵی ڕۆژێکی زۆر لەلام زۆر خۆشە وەکو منداڵێک چ بە خەڵک دەڵێ بە مسلمانان دەڵێ دەبی چۆن ئەم یادە بکەینەوە دەبی بەدڵێکی پڕۆ یادی بکەینەوە هەموو ڕۆژێک نەک ئەمڕۆ دەبێ هەموو ڕۆژێک یادی بکەینەوە خی گەورە تەمەند درێژت کە ئینشاڵا ماماژیان ئەمڕۆ تۆ هەستە چۆنە ئەمڕۆ وڵای ئەمن ئەوڵۆکە هەستم زۆر خۆشە زۆر خۆشە یعنی خۆش حالی خۆم دەدەبڵم زۆر خۆشە پێغەمبەرێکی و هەناسک و نازدار صلی الله علیه وسلم یعنی لە دایک دەبی ئەوە دەبی ئەمن داوا لە لانە پەیوەندیدا کارەکان دەگەم ئەو دەکەم یعنی بە هەن وەگرن بە ئەوە وەگرن یعنی لە ڕۆژی خۆی ئەوە بکەن نەک یعنی نەک ڕۆژی پاش و پاشی پێ بکەن نەک ڕۆژی پاش و پێش پێ بکەن ئاخەوە پێغەمبەران کاینی ئەم پێغەمبەرانە یعنی کلیلی بە هەشتێ بەدەست پێغەمبەرێ صلی الله علیه وسلم بەدەست پێغەمبەرێ بەس بەداخەوە لە پەیوەنداریەکان ئەوەکان بەداخەوە یعنی ڕۆژێک پاش و پێشی دەکەن و ئەوە دەکەن سەرنجگەلێکی زۆری پیاوان و مناڵانتان بۆ گواستینەوە لە پشت ئەو بەڕێزانەوە چەند خانمێک بەشداری مەراسیمەکە بوون پێمان خۆشە سەرنجی ئەوانیش بزانین لەوەی کە پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ لەدایکبوونی سەرەتای وەرچەرخانێکی گەورە بووە لە بەرزکردنەوەی پێگە و شەن و خۆشەویستی و ڕێزی ئافرەت و جارێکی تر گێڕانەوەی ئافرەت بۆ سەر شانۆی ژیان پێم خۆشە سەرنجی چەند خانمێکیشمان بۆ بگوازیتەوە ببوورە گوێم لە پرسیارەکەت نەبوو وەلی دووبارە یەکەمەوە ئەمڕۆ سەرنجی بەشێ لە پیاوان و مناڵانتان بۆ گواستینەوە پەیامنێرانی سلێمانی و هەولێر سوپاسدانەکەین بەڵام ئەگەر بکرێ سەرنج و هەڵوێستی چەند خانمێکی بەشداربووی ئەو مەراسیمەشمان بۆ بگوازیتەوە لەوەی کە سەرەتای لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم خاڵی وەرچەرخان بۆ بەتایبەت لە ژیانی ئەوانەی کە هەمیشە ستەمیان لێکراوە خانمان لە پێشی پێشەوە بوون کە بە دەرەجە 3 و 4 حسابیان بۆ نەکراوە کە پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکی تر شەن و ڕێزێکی زۆری بۆ گێڕانەوە وەلید
وا دیارە گوێ لە پرسیارەکەی ئێمە نییە بە ئومێدیەوەی ئەگەر لە بڕگەکانی دیکەدا یان لە تەوەرێکی دیکەدا بتوانن ڕاو سەرنجی بەشێ لە خانمانمان بۆ بگوازنەوە پێمان خۆشە لە زاری خۆیانەوە گەورەی و پێگەی خۆیان لە پەیامی پێغەمبەری خوا دابزانین صلی الله علیه وسلم. ماوەسا حەسەن دووبارە سڵاوت لێبێ ببوورە بەهۆی ئەو ڕووماڵ تایبەتەوە ناچارین کەوا بچینە شار و شارچکەکانی کوردستان. باست لە بڵاوکردنەوەی 10,000 پۆستەر کرد لە خۆشەویستی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. بەڵام ئەگەر پیشانی کامێرای بدە بزانین ئایا هەموو پۆستەرەکان یەک ڕەنگ و یەک شێوەن یان بەونە شتی دیکەتان هەیە ماوەسەیان ئەو پۆستەرە کە ئەمە شارێکی بێخودە خودمان تێدا نووسیوە بڵێ و پۆستەری ترمان هەیە کە چەند جۆر پۆستەرە دوو جۆر پۆستەرمان کردووە بەڵام ئەمە خۆشمان دەوێی ئەی پێغەمبەری خوا ئەم دوو دیزاینەمان کردووە. طبعاً ئەم پۆستەرانە ئوستاز ئەمن هەروەکو شتێکی دڵخۆشکەر ئەمە دەیگەڕمەوە ئەمە پێرار چوین بۆ دووهۆک لەوێ لە مزگەوتێک لاماندا دوای 19 ساڵ بینیمان کە ئەو پۆستەرە هەر بە دەرگای مزگەوتەکانەوە مابەوە ینی لە کاتێکدا هەتاو لیدا بوو بەڵام باران لی نەدابوو بەڵام هەتاو ئەوانە لیدا بوو ساڵی یەکەم بوو بەڵێ ساڵی یەکەمی پۆستەر بەڵێ ساڵی یەکەمی پۆستەر 2007 ئەو پۆستەرە هەر بێ مابوونەوە. طبعاً ئەم پۆستەرانە لە ڕاستیدا لە بەشێک لە مزگەوتەکانیشدا دەمێننەوە و لە ماڵەکانیشدا زۆربەی ماڵەکان هەڵی داواسن جۆرێکە لە گێڕانەوەی ئەم هەستە بۆ ناو دڵی منداڵەکان ونەوەی ئایندە بەڕاستی مامۆستا. یعنی من زۆر جار کە تێکەڵ دەبم طبعاً بۆ خۆم لە قوتابخانە مامۆستا کە تێکەڵ دەبم لەگەڵ منداڵ لەگەڵ تەڵەبە لەگەڵ قوتابی و خوێندکار حەز دەکەم کە فەراغێکی زۆر گەورەی هەیە دەزانم کە پێویستی بۆیە پێغەمبەری پێ بناسیێنیەوە صلی الله عليه وسلم. اینجا بواری پەروەردەش لە دیراساتی کوردیدا بەڕاستی لە ئێستا زۆر لاوازە یعنی مەجال نەدراوە کە پێغەمبەر بە تەڵەبە بناسرێت صلی الله عليه وسلم. باسی کۆمەڵێک شتی زۆر ئەساسیات نەکراوە باسی هەڵوێستی پێغەمبەر نەکراوە صلی الله عليه وسلم بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕووی سیاسیەوە چی چاڵوێستێکی هەبووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چۆن مامەڵەی کردووە لە ڕووی ئابووریەوە چ تێڕوانیمێکی هەبووە. بە چەند زمان ئەم پۆستەرانتان چاپ کردو بۆ نمونە پێویستی بەوەیە بە شێوەزاری کرمانجی ژوور و بۆی چاپ بکرێت ئەم ساڵ نەمانتوانی بە کرمانجی ژوور بۆ منە گونجێ کەرکووک و کوردستانی بەونە سلێمانی بەشێ لە ئاوار عەرەبەکانی تیابێ خۆشەویش بە زمانی خۆی دروشمەکەی ئێوە بخوێنێتەوە. ریاض ئەم ساڵۆک و ئیشارەتم پێدا ئەم پرۆژەیە مودەی ماوەی فراوانیەکەی زیاتر لەسەر ئەرکی خێرخوازانە یعنی ئەمە لە ڕاستیدا چاومان زیاتر لە هەوڵ و لە جوهدی خوا پێداوان و ئەوانەی کە بەڕاستی توانای ئیمکانیتیان هەیە کە هاوکارمان بن لەو جۆرە پرۆژانەدا نەماتوانیکردنەوە دابشکردنی پۆستەرەکانتان خستۆتەکیەوە ئایا تەنها ئێوە لە سلێمانی هەولێر و بەشێک لە دووە کەرکووک هەموو ناوچانە پۆستەرانیان بۆ چوەڕانیە هەڵەبجە سۆران هەموو ناوچەکانی کوردستان بە پێی توانە بەڵام بە پێی تەڵەبیات تەنادا بۆ هەتا سنووری دووەکیشمان نردووە باڵە بەس لە ڕێگای ڕێکخراوی قوتابیانەوە طبعاً 10,000 پۆستەر لە تەواوی کوردستاندا ئێمە بڵاومان کردوتەوە بە دووهۆکەوە بە هەولێرەوە بە هەڵەبجە و کەلار و سۆران و یعنی هەموو قەزا و ناحیە و شارەکان یعنی تەواوی کوردستان ئێمە ئەو پۆستەرانەمان بۆ نردووە. بەڵام ئەوەی ئێمە کە ئەم ساڵوەکو جەنابی ئیشارەت پێدا نەبوونی کتێب ینی کتێبمان نەدایە دەستی قوتابی و خوێندکاری کوردی لە ڕاستیدا زیاتر وەستایە سەر لایەنی ئیمکانیەتی مادی دەناشتی زۆر جوان و زۆر باشمان ئامادە کرده بوو بەڵام بەڕاستی نەمانتوانی ینی چاپیان بکەین. زۆر باشە مامۆستا باست لە بڕگەیەکی پرۆژەکەتان کرد کە فیستیڤاڵی هونەریە چەمەند ئێستا و فیستیڤاڵانەی کە دەکرێن بە تایبەتی عیرفانی و هونەری ئیسلامی خەڵکێکی زۆر بە پەرۆشەوە بەشداریان تیاکات پێم وایە مۆدێلێکی تازەیە کە چەند ساڵێکی کەم هاتووەتە ناو کۆمەلگەی ئێمەوە. ئەم پرۆژەیەتان چیان بڕگەیەوە چۆن فیستیڤاڵە هونەریەکە سازی دەکەن لەکوێش سازی دەکەن؟ مامۆستا جەلالەوە دوو بڕگەیە یەکەمیان بڕگەیەکیان ئەنجامدانی ئاهەنگێکی هاوشێوە فیستیڤاڵی هونەریە وەکەوەی کە جەنابت دەیفەرمووی لە ڕانیە ئەنجامی دەدەین نیازمان هەیە لە سەنگەسەر کە دەکەوێتە نێوان ڕانیە و پشدەرەوە
لەو ناوچەی وەکو بەرنمەیەکی گشتی سکرتاریەت مەکتەبی سکرتاریەت و پرۆژەی دۆستانی محەممەد ساڵ سەلەم ئەنجامی دەدەین و لە دوایشدا ئەمە پەشبڕکێکی ترمانێ پێشبڕکەی هونەر و پەخشان کە لە ئەمڕۆ ئیشاڵا کە پرۆژەکەمانی ئەلان کرد هەر بەشدار بوویەک هەر بەڕێزێک کە توانای هوەری هەیە لە دەستی نووسینی هەیە لە شێعردا لە پەخشاندا بتوانێت لەو پێشبڕکەی ئێمەدا بەشداری بکە ئێمە لە دوجار بڵین وەکو چۆن دەڵێ ئاهەنگێکی بۆ ئەنجام دەدەین هەر لە سلێمانی ئینشاءڵڵا دوایی خەڵاتی سەرکەوتوەکان دەدەین هەتا نیازمان هەیە بەڕاستی کە سەفەریشیان پێ بکەین بە ئەو کەسانەی کە دەتوانن سەرکەون لەم پرۆژێدا. خەڵاتان دیاری کردووە؟ خەڵاتمان ئەم ساڵ بە هۆی ئەوەی کە بەڕاستی مامۆستا جەلال ینی بەسەراحەتەن هەندێک شت هەیە خەریکە الحەمدولillah ئەمە ڕێگاکان دەشکێنین و خەڵکێکی تر دێتە سەر ئەو نیزامانی ئێمە خەڵکێکی زۆر بۆ عەمرە بەشداری ئەم پرۆسانەی دەکرد. ئێمە هەوڵمان داوە کە ڕێگای تر بەکاربێنین بۆ خەڵاتکردنیان و بەڵام تا ئێستا ئەعلانی ناکەین ئەگەر بتوانین ئەمڕۆ لە سەعات 11 ئینشاڵڵا کە پرۆژەکەمان ئەعلان کرد لێوە ئیعلانی هەندێک لەو وعد و بەڵێنان دەکەین کە لە هەمیشە لە ساڵانی ڕابردوو ئاهەنگی کۆتایی پرۆژەکەتان هەبوو ئەم ساڵچی ئەو ئاهەنگە کۆتاییە جیاواز دەبێت وەتانوێت لە ئاهەنگی کۆتاییە دەرەنجامی پرۆژەکە بخەنەوە پێش بخوا لە ئاهەنگی کۆتایی تەوان ئەمە بڕیارە کە ئاهەنگی سەرەتا و کۆتاییمان هەبێت ئینشاءڵڵا لە ئاهەنگی کۆتاییدا دەرەنجامی ئیش و کار و چالاکیەکانی خۆمان لەوەکو پرۆژەی دۆستانی محەممەد ساڵ سەلەم ڕادەگەێنین و دەرەنجامی ئەو پرۆژەی کە لە 13 ساڵی ڕابردوودا وەکو پوختەیەک دەخێنە بەردەستی جەماوەری هەرێمی کوردستان و قوتابی خوێندکارانی کوردستان کە ئێمە چه خزمەتێکمان کردووە و لە کتێبمان لە پۆستەرمان لە کۆنسێرت و تەنانەت ئەوەی کە پێی دەگوترێت چالاکی هوەری و کۆڕ و هەموو ئەو بابەتانە ئینشاءڵڵا بە لە پرۆتۆکۆلێکدا لە کتێبێک یان لە نامیلکێکی بچووکدا دەیدەینە دەستی خەڵکی کوردستان ئینشاءڵڵا. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن عومەر سەرۆکی لیژنەی باڵای پرۆژەی دۆستانی محەممەد بینەرانی عزیز دیارە راپۆرتێکمانەیە لە شارە زوورەوە کە تایبەتە بە یادی مەولود لە شارە زوور با پێکەوە بینێری ئەو راپۆرتە دەبین دوجار دێژە بە ڕووماڵەکەمان دەدەین لەگەڵ پامێرانمان. لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم هەستین بەڕێخستنی ئەم فیستیڤاڵی زەیتون کە بە شتێکی پێویستمانزانی جگە لە یادکردنەوەیەکی ئاسایی چەند هۆشدارێکیشی تیا بێ بۆ گەنجان کە جیاوازتر لە یادەکانی تر جیاوازتر لەوەی کە ساڵانی پێش و پێشکەشکرابێ و هەر کەسێک ئەرکی کێشا بێم یادی کردوتەوە هەستین بە چەند جیاوازیەک لە یادەکانی کە ئەویش تەنها ئەوە نەبێ ئێمە وتارێک بین کە وتارەکان بەڵێ پیرۆزن بەڵام لە چەند شوێنێکەوە ئەبیسێن و هەفتانە لە مزگەوتەکانە ئەبیسێن هەستان بە پێشکەشکردنی سیمینارێک لەلایەن مامۆستا هاوکارەوە دەست و چاوی خۆشبێویستە بارەت بە مادە هۆشبەرەکان کە بابەتێکی سەردەمیانەی زۆر پێویستە بۆ گەنجی ئەمڕۆ کە شارەزایان لەو بوارە هەبێ وەکو ئەزایی کە بۆتە کێشەیەکی گەورە لە ناو عایلەکان و مەنتیقەکەیە وەسپاسی هەموو حوزەی شارە زوورەکەین بەگشتی کە ئەرکیان کێشاوە لە شوێنە دوورەکانەوە هاتوون بە تەنگمانەوە وەسپاسی مامۆستا سۆران عەبدولکەریمەکەین بۆ پێشکەشکردنی وتە پیرۆزەکەی و هەروەها کاکسەی محەممەد جەباری کە لە کەرکووکەوە ئەرکی کێشاوە هاتووە بۆ لامان و هەروەها کاک هەڵۆ ئەمینیش کە بە دەنگە خۆشەکەی قورئانی خوێند و هۆڵەکەی ڕازاندەوە.
دەچینە شاری هەولێر و دیمەنەکانی ئاپۆرا و خۆشحاڵی دەربڕینی هاوڵاتیان لە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان بۆتان دەگوازینەوە. يا رسول الله زليل سابق قربان همتي شرمزار دغبرين دايا رم بقربان همتي يا رسول الله زليل سابق قربان همتي شرمزار دلبرين دارم بقربان همتي تينوي ضليه آوريني قتريكي رحمته ريز اخوار وكلبي درقاتم بقربان همتي يا رسول الله زليل سابق قربان همتي شرمزار دلبرين دارم بقربان همتي بحري زايا خياري فتار ضايات ويدريك تايحة مستحقي زريل ويدفن بقربان همتي نيمتو شوى وزادي ريبي تاعتو بيتو شقوى ناس زايا توشب ودري قاي كريمة همتي يا رسول الله زليل سابق قربان همتي شرمزار دلبرين دار يان مويسبي والرؤي رشو زريع دم أواهي ناحزون خوشي قريبان أوا قريبان قربان همتي تاجي شاهي وقوريته آيتي نون والقلم مادحيته يا سراسة سر قرآن همتي شرمزار ودلبرين دار قربان همتي خول سينا سينة سري ألم نشرح لك صدرك يا شاعر حيد ليتو يا بقربان همتي
ربك يأتي فترضى توي الرموز كنزحان أي سباسا لا لرحمة تو قرآن همتي بلي يا رسول الله زليل سابق قربان همتي شرم سارو أي شهيد لولاك لولاك قاب قوسين مقام يا رسول الله قاب قوسين مقام تو سبحان الذي أسرى بقربان همتي من سقيك ما خاخ يا محمد من سقيك مني مقابل مدح وصفي توبك يا من صيك ني مقابل مدح وصفي توبكم ما دحيت جبريل يا محمد هيك قرآن رحمتي شه سواري عرسي ميداني حق روجي جزاء توم بغافر لعثمان سابق قربان همتي بلين يا رسول الله زليل سابق قربان همتي دوبات يا رسول الله زليل سابق قربان همتي شرم سارو دغبرين دارم بقربان همتي بینەرانی عزیز بڕگە و بابەتە جیاوازەکانی بەرنامەی ئەم ڕۆژمان و بە تایبەتی ئەو ڕووماڵی کە لەسەر یادی لەدایکبوونی پێشەوامان محەممەد درودی خوای لەسەر بێت کە دەستمان پێکرد بوو کۆتایی پێهاتووە لە بەرنامەی پێهامی ڕۆژە گەرچی چالاکیەکان لە ناو شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان هەر بەردەوامە بەڵام بەرنامەکەمان بەم شێوازە کۆتایی پێگەشت زۆر سپاس بۆ هاوکارم کاگریاز زۆر سپاس بۆ ئێوەی بینەر و عزیز کە تام ساتی بەرنامە لەگەڵمانە سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە هەمیشە و دروشمە بەرز دەکەینەوە کە خۆشمان دەوێی ئەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێری ماڵتاناوە